بخير شكرا أنا يبغى يقولوا من ربان منهم بعمر وخواني برنامج ماستر بالفرنسي شعب غير المكان لزمن الكونغرس لولايات المتحدة الأمريكية كم فرص عمره لخدمة تعلم وبابتك تشكش من الباري والكهرباء كل سنة كيرش يضمن بس ما ده روي أبو روي سياسي ولا روي داريو أجل سيرش مريض أنا شغالي نرمي كل سنة كي تنزكي كنز بالنيو كسر لم تنزل بالنيو 2 مليون ونص تاريخ الفارسية سليماني أرجين كلاساسي وششكا و2 مليون الفارسية هو أرجين كلاساسي وششكا و1.4 مليون الفارسية هو كشي كلاساسي وششكا وتفارسية سليماني زوجين رشيد عن الشواني أجل سيدي كيفين دولة ديمقراطية كان يأكل دولة كشكولتو كان جرب الحاصلية رشاو كذا كشي أولية وتا كشي أولية رنهاني رشيد عن الشواني والله مذهب ولا هرمي كل سنة أمر شاونكا اگر سری که نسال 2006 و سال 2015 42 میلیارد دلار رو بدهیم که ولی این کردستان نه 42 میلیارد دلار 24 میلیارد دلار یه پارچه رویه بود که سال 50 که کوی بدهیم و 13 میلیارد یه پارچه سلمانی بود که سال 30 که و 5 میلیارد یه پارچه بود که سال 15 که و تلقات که پارچه سلمانی روشی دانشوانی زیادتر در پارچه رویه حالا پارچه رویه بیندی پارچه سلمانی رو بدهیم که من بيقومان كل شخص يقوم حسب ما كان 24 مليار دولار يقولين نبي 100 مليار دولار ويا والله ما مشي سياسي سياسي وأوري فلسفة 80 ليرة على أساس سامي فلسفة 80 ويا أجل بين سر ويكتير فائدة في صالحين كذا من الهرمي كردستان لصالح 2000 كلام أمدا تام المعطر في الدولة والكفر الفلسفة 80 800 دولار هو الفلسفة هو 980 دولار والفلسفة هو 1200 دولار وهر كذا في فلسفة هولير أو دوني كذا في فلسفة سلماني جاهاتي هو. أجل بين السرية مو بيشوف جوا. في كمان السياسة كان هلا يعني كم تزور دسان هو اللي درسني أمنا وشيء. كل كمان أمنا وشيء من حسنا كشيء هو أنا ناوش هو. هم يهرم وهرمي كردستان هو. والله من سبب يواقع. سبب شيء كم كهيل. كسنوري زرتي بيوت كسنوري كشيء كسنوري صوت كسنوري صوت ونبي. فراسيل داوودني أمسونا يكتب قرآن تاني كدسي هو وهو من البلانين يعني يكتب قرآن ومن البلانين هو يكتب ودرسوني جورا ويكتب والبوبوليزم يا شعبية أما تكني زور بالوقت والله من الأمام كذا أمش كونية يعني بيانو قبل إنك بارتي جسينا ولا لابسين ما كذا بارتي بس بحال كوي دسي كيوري هو شو الناس زور كذا ما هو بارتي ديمقراطي فاين مثلاً كمان ديجي جنسورة تعين كهلايبا شو أنت فاين أو كذي مسؤولة دوها من الان فوز بارتي ديمقراطي فاين بهزاران يعني بصداو هزاران هكذا تعين كذا مجبور يعني والله فاين رجلي بروجي استراتيجي كانت سوريا أجل بالمنير بس كم كومبانيا أنا قاسي إماراتي بتناول بروجي كيزور استراتيجي لسمسماو جل كابناي شاري قاسي سمسماو لبريد مليار دولار كم بروجي بريكي ولا زاكوي تكنولوجي بمانجاي كينود أو يكفيه تركاتي تكروكيميائي لتوكل جزاركين يشتغلون بتابعانو وكسرانو بدكان بازار وسينما هم كده يستكانوا. والله بارتي ديمقراط ترقي وزارة السامان يستكانوا وديركتاي أشياء وربيان بروجيكت. وسرنجامي رجلي كرنا بروجيكت وايد حكومتي هرم 2 مليار دولار بكمبانيا أنا قاسي إماراتي بدورنا. وقت حكومتي هرم سرباري كيران سرباري بيموتشي سرباري بيوجي عملية 2 مليار دولار خزانة دولة بالملكية وكمبانيا دانغاز بس بوي بروجيكت استراتيجي من سوريا سرمنة كمشروع كالإسراء كوي لدول كيتي ويا لدول قرانا كهيبو والله من يكمان خلقي أمنا وشيء بنبا يعني وكتشون يعني بنبا قولميشي أمسرائيل بيني كيتي قران يا كيتي قران لدارك وقاتل لدارك كيتي وكدرسكو وقرسيري وبهناني بياني كنا هرمي كردستان لما يكون نصالي كباسم في 2006 و 2015 5 مليار يورو برهنان كلاوا لم 5 مليار يورو 5 مليار إلى فارسية هو غيره 2 مليار شيء هو تنها 5 من دولار إلى فارسية سليماني هو وقتها صار نونيو برهناني درجي دسنوري إداري زرد هو وكنت تصايد دسنوري إداري صوزوني ليه هو من كما أمنا كنا عدالة جغرافية من عدالة ميوجودش سلوسي فين الدنيا يوابا أو شعرنا وشاني كلا بناك شورشة دفراني برنجال بنوايا زورتين قربانيين دوای سرکوتنی شورش یا دوای سرکوتنی برنجالی زورتين خربوت لنا اگر سيري كين لجيني جهاني دوما
شاري روتردام لغمدا زورتين بەگری کرد بەرامبەر سوپای نازیەکان و زۆربەی ناوڕاستی شارەکە تەتەت بوو و خاپوور بوو. بۆیە کە سوپای دیتر شکا و داجا هۆڵندیەکان هاتنەوە سەر حکوم و حکومەتی هۆڵندی پێک هاتەوە. حکومەتی هۆڵندی بڕیاریە قەباتێکی زۆر تایبەتە بە شاری ڕۆتەردام و لە هەموو شارەکانی تری هۆڵندا زیاتر گەشەی ئاوری پێیە کە ئێستا بۆ بەیەکێ لە هەر بنکە سەرەکیەکانی بازرگانی بۆ یعنی بۆ بنکەیەکی سەرەکی بۆ بازرگانی لە ڕۆژاوای ئەوروپایە. بەڵام ئەگەر سیری بکەین لە هەرێمی کوردستانە بۆ نمونە ناوچەی گەرمیان لەگەڵ شاری هەڵەبجە کە زۆرترین قوربانی ئەنفال و کیمەبەرانیان هاتوو نەکەتەرە بوو نەکراونەوە بەڵکو سزای داون و ئێستا یەکێکن لە ناوچە هەرە داکۆتەکانی هەرێمی کوردستان لە ڕووی گەشەی ئاوریەوە. داوای زۆر کەس پێیان وا دەڵێنەوە شتێکی ئاساییە یعنی بەفرێ ئەمە گرنگی و پایتەختی و شارەکان یا ناوچەکانی دەروی پایتەخت پێشبیە بکرێت بەڵام ئەمە تەنها لە وڵاتە مەرکەزیە داکۆتەکانە کاریمەوە ئەگەر لە وڵاتە مەرکەزیە پێشکەوتوەکانە بۆ نمونە یەکێک زۆر وڵاتانە کە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە کە بەهێزترین سوپای هەیە لەسەر ئاسیای هەموو دنیا و بەهێزترین ئاوری هەیە لە کاتێککە واشنگتن پایتەختە بەڵام نیویۆرک زۆر لە واشنگتن گەورەتر و گرنگتر و دەوڵەمەندترە. وەگەر بینە سەر ئەڵمانیا کە بەهێزترین ئاوری ئەوروپا و چوارەم بەهێزترین ئاوری دنیاشە لە کاتێکا بەرلین پایتەختە بەڵام نیویۆرک زۆر لە بەرلین گەورەتر و دەوڵەمەندتر و گرنگترە. وەگەر بینە سەر تورکیا کە دراوسێمانە لە کاتێکا ئەنقەرە پایتەختە بەڵام ئەستەنبوڵ زۆر لە ئەنقەرە گەورەتر و گرنگتر و دەوڵەمەندترە. وەگەر بینە سەر ئیمارات یا مێرچینیە گەفی عالەمی لە کاتێکا ئەبوزەبی پایتەختە بەڵام دوبەی لە ئەبوزەبی زۆر گەورەتر و گرنگتر و دەوڵەمەندترە. واتە وڵاتە پێشکەوتوەکانە گەشەی ئاوری بە شێوەیەکی ئاسووی بڵاو بێتەوە هەر شار و گرنگی بۆی پێداکات نەک گرنگ بە تەنها بە شاری بدرێت و شارەکانی پێشبیە بکرێت. وەگەر بینە سەر ئێستا زانین کوردستانی گوێ دەچێت بەداخۆ ئەگەر بە شێوەیەکی گشتی سێبکەین ئێمە بۆ یعنی بێگومان چەندها نمونەی سیاسی و ئیداری و ئاوریمان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر کورتی بکەینەوە لە دوو نمونەیە کە نمونەی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە کە سیستەمی فیدرالی هەیە لەگەڵ ئەوەی کە پێ ویلایەتێکی سۆڤیەتی جاران ئێمە بەداخۆ لە ماتیچاوی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئەڵمانیا و سویسرا و ئەوروپای غەربی ئیمارات بین هەستاوین چاو وڵاتە شکستخواردنەکانی بۆ پێکێکی سۆڤێت و بلۆکی ئەوروپای ڕۆژهەڵاتی جاران و سووریا و لیبیا بکەین لە ڕۆژهەڵاتی ناڕاستی باکووری ئەفریقا کە نمونەی دەوڵەتە هەرە شکستخواردنەکانی دنیا. و ئەگەر سەیری بکەین سیستەمی سیاسی ئەمریکایە کە سیستەمێکی فیدرالیە ئەمریکا بریتە لە 50 ویلایەت هەرێکێ لەم ویلایەتانە حکومەت و پەرلەمانی لۆکاڵی خۆی هەیە و تەنانەت یاسای خۆی هەیە و بودجە و پارەی خۆی بەجا بۆ تەرخان کراوە و لە هەمووشی مهمتر دەسەڵاتی ئیداری تاویراوە بەیەکێ بە هەر یەکەم لەجا ویلایەتە و شار و شارۆچکەکانی هەر ویلایەتێک لەوەی کە چۆن ئەیانەوێت بۆ شوێ گەشە بە ئاوروپایان بن. بۆی لە سەیر دەکەین ئەمریکا هەم لە ڕووی سیاسی و جۆرێک لە یعنی هەرچی هێزی سیاسی و ئاوروپا لە لێ شارەکۆیان نەکردوەوە کە دەجار کەس پێت کە دەست بەسەر بۆ شارەیە پایتەختا بگرێت کە دەست بەسەر بۆی جومگەی سیاسی و ئاوریا بگرێ و بەرەو دیکتاتۆرێت بنەوەبنێ. بە پێچەوانەوە هەر یەکێک لەم ویلایەتانە هێزی سیاسی و ئاوری خۆی هەیە واتە ئەگەر هێزێکی دەست بەسەر پایتەختا بگرێت ناتوانێت بنەوە بەرەو دیکتاتۆرێت بنێت چونکە هەرچی هێزی سیاسی هەیە لە پایتەختا نییە هەر یەکێک لەم ویلایەتانە هێزی سیاسی خۆی هەیە و هێزی ئاوری خۆی هەیە. ئەمەش ئەوەیە کە پێی وترێت چەکە باڵانس واتە چاودێری هاوسنگێنی ئەم ویلایەتانە چاودێریەکەکەن و هاوسنگی ڕاگرن. بە پێچەوانەیەکی سۆڤێتەوە کە بریتی بوو لە سیستەمێکی مەرکەزی شمولی ڕاستە لە ڕووکەشە بریتی بوو لە چەند کۆمارێک بەڵام لە ناوەڕۆکە هەرچی هێزی سیاسی و ئاوریە لە مۆسکۆی پایتەخت بوو بۆیە بەکەوتنی سیستەمی بڵێ سیاسی و ئیداری و سیستەمی ئاوری مۆسکۆ وڵاتەکە لەبەرێکە ڕۆژە بوو بە چەند پاشەیەکەوە. بەڵام سیستەمی نامەرکەزی یا سیستەمی فیدرالی ئەمریکا چی کردووە؟ وای کردووە بۆ نمونە بانکە گەورەکانی ئەمریکا بەشی زۆران لە نیویۆرک بن و کۆمپانیا گەورەکانی واری تەلاسازی و بیناسازی لە شیکاگۆ بن و کۆمپانیا گەورەکانی واری نۆت و گاز لە تەکساس بن کۆمپانیا گەورەکانی واری ئەوی فیلمسازی لە کالیفۆرنیا بن لە هۆلیوود. واتە گەشەی ئاوروپا بە شێوەیەکی ئاسووی بڵاو کردووەتەوە هەر شار و شارۆچەیەک هەر ویلایەتێک لە بوارێکە گرنگی پێیان کردووە. ئەمە ژوای کردووە لە ڕووی ستراتیژیەوە ئەمریکا سەرکەوتووتر بێت واتە تۆپەکانی خۆی هەمووی لێک سەبەتایدانەنێت. بۆیە کەسی دەکەین ئەمریکا دوو جار لە مێژووکە تووشی پەیرانی پوڵی ئاوری بووە ساڵێک جارێکیان ساڵی 1929 جارێکیشیان دەست بووە جارێکیشیان لە ساڵی 2005 بەڵام ئەمە وای نەکردووە کە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لەبەرێک هەڵۆژێت و پەیرانە نەتوانێت لەو پەیرانە دەرباز بێت بەڵکو بە ئاسانی توانێتی ئەو پەیرانە تێپەڕێنێت لەبەرچی لەبەرێک ئەگەر ویلایەتێکی تووشی پەیران بوو ویلایەتەکانی تر یارمەتیان داوەتە هەڵسان لە تۆ سەر پێی خۆیان
هەر بۆ نمونە شارێک هەیە لە ئەمریکا کە ناوی دیترۆیت زۆربەی کارگەکانی بواری ئۆتۆمبیل لەو شارە بوون دوایی لەبەر هەزانی دەستی کار بەشی زۆری ئەم کارگانە ڕێیان کردە چین و مەکسیک کە ئەمە ژوای کرد شاری دیترۆیت تووشی مایەپۆچی بێت و لە ڕووی بڵێن داراییەوە تووشی ئیفلاسی بێت بەڵام ئەمە وای نەکرد هەموو شار و شارۆچکە ویلایەتەکانی تری ئەمریکا بەدوای مایەپۆچی بە پێچەوانەوە ویلایەتەکانی تر وە حکومەتی فیدرال یارمەتیانە ئەوەیان کرد دیترۆیت تا سەر پێ خۆی وەرەدارانی دەوڵەمەند کردبێت بەڵام سیستەمی مەرکەزیە دەسۆڤێت وای کرد لەبەر ئەوەی کە شار و شارۆچکەکانی تر قیمەتێکی سیاسی و ئابووریان نەبوو بۆیە بە شکستی سیاسەتی دارایی مۆسکۆ وڵاتەکە لەبەرێک هەڵەشاوە ئێستاژێکی نەکردەوە بۆ گەشتێکی ناوچەکەی خۆمان بکەین لە ناوچەکەی خۆشمانە بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەمریکایە دوو نمونەیزە کە بینین کە لاسایی بڵێن ڕژێمی مەرکەزی سۆڤێتیان کردوەوە یا ستالینیان کردوەوە کە ئەیش قەزافی و ئەسەد بوو قەزافی کە لە ساڵی 1969 هاتە سەر حکوم ئەسەدیش لە 1970 هەردووکیان بە کودەتای سەربازی هاتن من ئەوەیە لێرە بەراوردکاریە بکەم یعنی ئەوان ئەگەر بیانوێکیان هەبوو بێت چوار لە سیستەمی مەرکەزی سۆڤێتی بکەن ئێمە ئەو بیانۆشمان نییە ئەوان ئەگەر بیانۆکەیان چییە ئەوان لەبەر ئەوەی کە هاتنتە سەر حکوم بە کودەتا هاتوون کودەتاکەشان بە پاڵپشتێکی سۆڤێت بووە دژی ئیسێماری ئەو کاتە بۆیە ناچار بوون چوار لە سیستەمەکەیان بکەن و دوای سەرکردنی کودەتاش یەکێکی سۆڤێت بەردەوام یارمەتی دارایی و عەسکەریە و بۆیە دیسان ناچار بوون پەیڕەوی ئەو سیستەمە بکەن بەڵام بۆ ئێمە کە دەوڵەتمان دامەزران بە کودەتای سەربازی دەوڵەتمان دامەزران بەڕاپەڕینێکی جەماوەری بووە کە مڵکی یەک حزب و دوو حزب نییە زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشداریان کردووە کەواتە ئێمە هیچ مەجبوور نین چاو لە نمونەیەکی شکست خواردوو بکەین کە یەکێتی سۆڤێتە و یەکێکی تر لە بیانۆکانی ئەوان لەوانەیە ئەوە بێت کە ئەوان لە سەرەتای حەفتەکان هاتنە سەر حکوم بە کودەتا ئەو کاتە یەکێتی سۆڤێت لە قمەی گەشەی ئابووریە بوو بۆیە ئەگەر سەرسام بێتن بە نمونەی یەکێتی سۆڤێت بۆ ڕزگاربوون لە ئیستیعمار و دروستکردنی بەڵێن پەرەیان بە گەشەی ئابووری یا یعنی خێراکردنی گەشەی ئابووری بۆیە لیان ناگیرێ بەڵام ئێمە لە ساڵی 1990 یعنی دەوڵەتمان دروست کرد کە ئەو ساڵە بوو یەکێتی سۆڤێت هەڵوەشایەوە و بۆ هەموو گەرانجیهان ڕوون بۆ و برایانەشمان باسییان کرد کە ئەمە سیستەمێکی شکست خواردووە کەواتە دیسان ئەوێ حکمەت دەوایە چی بێ ئێمە لە ساڵێکە هاتین بڵێن ڕاپەڕینمان کردو دەوڵەتی حکومانمان دامەزرانەوە لە هەمان ساڵدا یەکێتی سۆڤێت هەڵوەشاوەتەوە بەڵام ئێمە پێڕۆی سیستەمەکەی ئەوام بکەین و ئەگەر پرسیارێکیش هەبێت لە ئێمە لەوانەوەی بۆ باشە ئەگەر سیستەمی سۆڤێتی باش و گەشەی ئابووری بەدەستهێناوە ئەی بۆ بکە بەڵام یعنی وەڵامی پرسیارەکە ئەوەیە کە سیستەمی شمولی یا سیستەمی مەرکەزی سۆڤێتی لەبەر ئەوەی هەر سیستەمێکی شکست خواردووە لە ئەساسە لەبەرەوە لە ئەساسە لە بیدایەتدا ئەتوانێت یعنی گەشەیەکی ئابووری تا ڕادەیەک هێرا بەدەست بێنێت بەڵام لەبەری سیستەمەکە لە ئەساسا ناعەمەلیەوە ئەوەی کە پێویستێکی ڕۆکی بنیادەری تیانە لە بینی شار و شارۆچکەکانە لە بینی ویلایەتەکانە لەبەر ئەوە نەبوونی ئەم پێوەڕکە بنیادنەرە وردە گەشەی ئابووری سۆڤێتی بەرەوخاوبوونەوە بێت بۆ بەرەوداتەکان و دواتیشدا ڕووخاو بێت وەگەرسێکی هەماشە لە عێراقی شاڕوویە یعنی ڕژێمی سەدام حوسێن لە بیدایەتی حەفتەکانە گەشەیەکی ئابووری کەرای بەخۆی بینی بەڵام لەبەرەوەی سیستەمی کۆمونیستی و مەرکەزی هەر ئەساسە سیستەمێکی شکست خوارد و پاشیدە بۆیە وردە لە کۆتای حەفتەکانەوە لە سەردەمی کۆتای بریژنێریشەوە کە لە ڕووسیا ئەوڕوویە وردە گەشەی ئابووری لە عێراق هاوبووە بۆ وردە بەرەوداتەبین و داڕماڕۆی ڕاستە لە عێراقا بەشێکی بۆ بۆی جەنگی هەشساڵەی ئێران و عێراق بوو و بەشێکیشی بۆی جەنگی بێتەوە بوو بەڵام لە هەمووی گرنگتر بۆ بینە عەمەلیبوونی سیستەمی مەرکەزی سۆڤێتیەوە بوو ومەش بەڕاستم حەزم تۆڕوونی بکەمەوە کە سیستەمی مەرکەزی ئەنجامەکەی چی بووە لە سووریا و لیبیا و سیستەمی لامەرکەزی ئەنجامەکەی چی بووە لە ئیمارەت ئەوەی کە پێویستی لێنشینی یەکگرتووی عەرەبی وەگەربینە ئەوەی کە ئێمە ڕاپەڕینمان کرد لە ساڵی 1990 کودەتیانی ڕاپەڕینمان کرد بەسەر ڕژێمی سەدامە کە ڕژێمێکی مەرکەزی بوو ئەگەرچی لە ڕووکە شاڕوخانان بەڵام لە ناوەڕۆکە هەموو سیاسەت و سیاسەتی ئیداریەکانی ئەومان دووبارە کردەوە بۆ لەبەری نەمانتوانین بوو کە گۆڕانکاریی گەورە لە عەقڵێت و زێنێت و کەلتوری سیاسی خۆمان بکەین وەگەرسێری بکەین لە هەرێمی کوردستانە بەداخۆ ینی بە پێچەوانی زۆربەی وڵاتانی دینەوە ئەو مەلەفانی کە پێویستە مەرکەزی بن وەکو سوپا و پەیوەندیەکانی دەرەوە کراون بەلا مەرکەزی واتە هەر حەزبەوە پێچی چەکاری خۆی بەجێ هەیە و هەر حەزبەوە پەیوەندیەکانی خۆی بەجێ ڕێکسۆ لە دەوڵەتانە و ئەو مەلەفانی کە وەکو بودجە و بەڕێوەبردن کە پێویستە لە مەرکەزی بن کراون بە مەرکەزی ئەوەی کراوەتەوە پایتەخت کەواتە ئیشی ئێمە ئەوەیە کە ئەم هاوکێشەیە پێچەوانەکەینەوە واتە مەسەلەی سوپا و پەیوەندیەکانی دەرەوە بەرەو مەرکەزیەت بەرین یەک سوپای نیشتیمانیمان هەبێت کە بەرگری لە هەموو خاکی کوردستان بکات و یەک سیاسەتی دەرەوەی نیشتیمانیمان هەبێت کە داپۆکی لە بەرژەوەندێ باڵەکانی هەموو گەلی کورد بکات
بەڵام مەسەلەی بوجۆ بەڕێوەبردن کێمە لە مەرکەزی واتە هەر پارێزگایە هەر شار و شارشتی و بجۆ داهاتوو دەسەڵاتی خۆی هەبێت کە خۆی چۆن بە باشی زانێ ئاوا بکە شەر ئاوەی خۆی بات. و دوامین مۆزوعەکە ئەمەیە باسی کەم ئەمێ جیازێ بکەم لە نێوان هەرێمی کوردستان و سویسرا. ئەی لەوانەیە زۆرتان بەلاتان وەسێ بێت ئەم بەراوردە لەوانەیە بەراوردێکی نامەزێکی بێت بەرەوەی کە هەرێمی کوردستان وڵاتێکی تاواتەیە کەژارە بەڵام سویسرا وڵاتێکی زۆر دەوڵەمەندە. یان بڵێن سویسرا لەناو جوگرافیایەکی زۆر باش و دۆستانەیە ئەژی کە چەقی ئۆروپایە بەڵام هەرێمی کوردستان لەناو جۆگرافیایە جیۆپۆلیتیکێکی زۆر خراپە کە چواردۆڕەکانمان ئەگەر دوژمنمانە بندانی کندۆسیشمان بەڵێ ئەمانە ڕاستە ئەمانە خاڵە ناوچەکانن بەڵام خاڵی هاوبەشیشمان هەیە. ئەگەر سەیری بکەی هەرێمی کوردستان و سویسرا دەبێت ڕوبەرۆ زۆر لە یەک نزیکن و هەردوو لاشان شاقاوی و هەردوو لاشان چواردۆریان بۆشکانی گیرا و دەرچی ئاویان نیە و هەرێمی کوردستان ئەگەر سەیری بکەن ڕوبەرەکەی 40,000 کیلۆمەتر دووجە ئەبێ گومان ئەڵێن هەرێمی کوردستان و بەسم لە هەرێمی کوردستان لە بێ ناوچەدا ڕاوەکان بەسم لە پارێزگاکانی هەولێر و دیهۆک و سلێمانی بەڵەچێتە 40,000 کیلۆمەتر دووجە ڕوبەری سویسرا 41,000 کیلۆمەتر دووجە واتە لە کاتێکە سویسرا ڕوبەرەکەی 6,000 کیلۆمەتر ئێمە کەمترە بەڵام بۆ بە 26 کانتۆنی فیدرالیەوە ئێمە کە 6,000 کیلۆمەتر دانیش دەورەتین 4 پارێزگاین وەکو 4 پارێزگاشین ئەم پارێزگایانە هیچ دەسەڵاتێکی ئیداری و ئابووری و جۆرێک لە سەربەخۆیان نییە هەموو دەسەڵاتەکان لە پایتەختدا کۆکراوەتەوە و لە پایتەختی شارەدەستی حیزبێت و لە دەستی حیزبی شارەدەستی بنەماڵەیەک و لە بنەماڵی شارەدەستی شەخسێکا کۆکراوەتەوە و ئەمە داوای زۆر کەس بڵێن ئەم مەسەلەی 26 کانتۆنە یا بە کانتۆنکردنی سویسرا بۆ چارەسەرکردنی مەسەلەی فرەپێکهاتییە لە سویسرا بەڵام ئەمە ڕاست نییە. ئەگەر مەسەلەی کانتۆنەکان بۆ چارەسەرکردنی مەسەلەی فرەپێکهاتی وایە ئەوەیە سویسرا پێیا بە 4 کانتۆن چکە 4 پێکهاتی سەرەکی تێژین کە ئیش بریتینە ئەڵمانی و فەرەنسی و ئیتالی و ڕۆمانی بەڵام سویسرا هەمە ساوابیکە بە 4 کانتۆن و پێکی بە 26 کانتۆنەوە کەواتە مەسەلەی کانتۆنەکان ڕێنگی ڕاهەندی ئیداری و ڕاهەندی ئاوری هەیە چونکە ئەم کانتۆنانە وا ئەکاتە جۆرە لە کێبڕکی ئاوری دروست بێت لەنێوان کانتۆنەکانە لەسەرەوەی کامیان زۆرترین سەرمایە بدایە خۆیان ڕاکێشێت بۆ کامیان زۆرترین گەشەی ئاوری بکات بۆ کامیان زۆرترین خزمەتگوزاری پێشکەشی وڵاتیەکانی بکات و ئەمە بۆ گوتم بۆ بە کێبڕکێکی بنیادەر لەنێوان ئەم کانتۆنانەیە کەوای کردووە سویسرا هەم لە ڕووی پیشەسازیەوە هەم لە ڕووی گەشتوگوزار هەم لە ڕووی کشتوکاڵەوە یەکێ بێت لە وڵاتانە گەشتوگەکانی دنیا بەڵام بە پێچەوانەوە لای ئێمە ئەم سیستەمە مەرکەزی وای کردووە کە ئێمە لە ڕووی سیاسیەوە سیستەمێکی تاڕادەی دیکتاتۆریمان هەبێت لە ڕووکەشا دیموکراسی و هەڵبژاردن 4 ساڵدار دەکرێت بەڵام هەڵبژاردنەکەش بۆ جۆرێکە ئیبینین و چەندەها تەجربەتی کراوەیە بەڵام لە ناوەڕۆکا سیستەمەکە زیاتر بۆنی دیکتاتۆریە بۆنە دیموکراسی نییە بەڵام سیستەمی کانتۆنەکان لە سویسرا وای کردووە کە ئەمە چکە ناکرێت ئێمە باسی دیموکراسی بکەین بەڵام سیستەمێکی مەرکەزیمان هەبێت چونکە سیستەمی دیموکراسی سیستەمی لامەرکەزی دووڕی براوێتن واتە کە تۆ نەتوانی هەرچی هێزی سیاسی و ئاوریتە بە شێوەیەکی ئاسووی بە شێوەیەکی فەرشی وڵای بکەیتەوە بەسەر دەوڵەتەکەتە ناتوانی باسە دروستبوونی دیموکراسی بکەیت و لە ڕووی ئاوریشەوە ئەم سیستەم مەرکەزی وای کردووە کە ئێمە جوێلەوەی سیستەمێکی دیکتاتۆریمان هەبێت لە ڕووی ئاوریشەوە ئاوریکیش قسپارتمان هەبێت کە حکومەت دەتوانێت تەنانەت مشکل کارمەبەرەکانی خۆشی بە و ئەم سیستەمی لامەرکەزیەیە ئەم سیستەمی کانتۆنانە لە سویسرا چی کردووە سیاسەتێکی عەقلانی دروست کردووە چونکە دایما عەقڵی چەند کەسێک لە عەقڵی کەسێک باشترە بە تایبەتی ئەگەر ئەو کەسانە کە نوێنەری کانتۆن و شار و شارۆچکە جیاوازەکانی سویسران نزیکترن لە خەڵکەوە نزیکترن لە معانات و ناخۆش و خۆشیەکانی خەڵکەوە بۆ ئەوە نییە کە سەرۆکی کێنەر بە تاقی تەنیا دوور بێت لە معانات و کێشەکانی خەڵکەوە و بڕیاری زۆر جار نادروست یان عەقلانی بێت لە سایی سیستەمی لامەرکەزیە یا لە سایی سیستەمی کانتۆنەکان لە سویسرا لە ساڵی 1550 زیاتر لە 500 ساڵە سویسرا تووشی شەڕ نەبوو بەمەرجێک لە چەقی ناکۆکیەکانی ئەوروپایە و دوو جاجەنی جیهانی ڕوویاوە لە چواردەوەی سویسرا بەبێ ئەوەی هیچ تووشێکی بەر سویسرا بکرێت ئەمەش بۆ لەبەرەی سەرۆکییان نەبوو کە سیستەمێکی مەرکەزی دەسەڵاتی بات بێت بڕاری نەعەقلانی بە بە پێچەوانەوە سیستەمە لامەرکەزیەکەیە سیستەمی کانتۆنەکان وای کردووە کە نوێنەری ئەم کانتۆنانە لە حکومەت و پەرلەمانی فیدرال بە بڕاری عەقلانی بن بۆ دوور بن لە شەڕ و ئەم دوور بوون لە شەڕەوە وای کردووە کە هەم لە ڕووی پیشەسازی و کشتوکاڵ و هەم لە ڕووی گەشتوگوزارەوە زۆر پێشکەوت بوون و داهاتی تا بەرزترین دێ لە دای وڵاتی لوکسەمبۆرگ و لە هەمووشی گرنگتر ئەمەش وای کردووە کە چەندەها ڕێکخراوی نێودەوڵەتی وەکو یوئێن و وەکو فیفا و دەبلیو چەندەها ڕێکخراوی نێودەوڵەتی تر بنکەی سەرەکیان بەرنە سویسرا و یەکێکی تر لە سیاسەتە عەقلانیەکانی سویسرا کە بەهۆی سیستەمی لامەرکەزی و کانتۆنەکانەوە بووە ئەوەیە کە
ويكيوتي باجان كم كردوتو وأتا بيلاني سويسرا وتبوني للشر لقد كم كرنوي باج واي كردو زوريني باق كوركان الدنيا من كيسر كان برنا سويسرا وزوري سرما دار كوركان الدنيا فاركان يكون برنا سويسرا لبرشي لبري وادي كي أمينة ووادي كباس شيء كمان بو أم وادي كي أمينة باس شيء كمان لبري براي أقلاني لوا إيوه براي أقلاني لوا لبري سيسمي كان بركان يعني كزور تنكس برجاري كان تسكين براي سياسية وقرسي يمكن دهاتي صالوني سويسرا 680 مليار دولار ودهات يعني كيف دهاتي صالوني تاع 10000 دولار وده باش تذكر وكتم تدواتي لو سويت مليارات وقد آخر شابين وسهلين كردستان وهو سيستمي مركزي هو إما شيء موجود وهو من ضروري سياسي والسيستمي كتاب عادي كزور ديكتاتوري وضروري أولوش كسي كي يعني سيستمي كشخص بارود فهو من حكومة نشيف المباركاني كل بناء ولهمون مهم تلك الاستراتيجية كانت توشي كشو عقلي تبري ومن هنا كان هذا يكون من الباسي كم قربين وصل مسألة ركانو كشعروش جمو برصالة أجر إما سيستمي كترالي ما نقوله ونريد هم شعروش كان والمدة حلقة سيسا لجميع الرقابين وكتب أو كبيرة سليماني وسليماني بهم قصنا حكان أو غير بهم قصنا حكان وتقول بهم قصنا حكان دس أنا ودرسكني مرة السياسية بيقومان وكاتل دولة وش كسنة منها شو قدي كايدين يعني شانها خلق الروشنين شانها كسائتين أو شاركاني هرمي كرسان مهولير وسليماني بقول كيشوا يعني برأس سروتي هرمان أقدر كنوع كأنه إسا عمدين ومسكر بكان دول لبرشي لبري إما سبايك يدفين اجتماعي مانية كبرقية هم خاجي كردستان كا وأوريك اجتماعي مانية كلاني كم أو يكبير في أساس شبراء كدارين لبرو كاتي كماري أو جاء توشي خيران كرسيتي يعني والله كات سروتي هرم تابعنا برياليا شو وايد كركتان تابعنا برياليا أم سيستم مركزية وأول شيء وايد والدنيا أجر سيري كركتان كان هو دسكوتي شخصي بوقوي والله أنا خلاص شخص أكيد بخشوا بس بمولى توكيترا ومن ترى هذه الشيء كتير من النوع أقدر بشارك أنا في القسمتنا. اليوم عليه والدكتور من نوزع صار فرحان يعني الدوكومنت عليك يعني كيف الدكتور بنفسي ده وإعداد شيء بعد كده يوريها وإعداد لكان يتكلم برأيي تبدل يوريه ووريه أو ناحية الإنسان زور بطوان نجم ذكر يوميات ودليل بس يقول لك حال الوثيقة دامت كدوان متفقان دور العثماني في الدوكومنت الاجتماعي بس يقول لك ودليل عليه يكسر وظن القاسي لكان شنو لا يقول لك وشيني فسادي كويس من لو تجيش المراس الإسرائيلي فساد يكوا جمع لك فساد يكوا تري حال الوثيقة ولين عواطا ناس هو من 17 يوم لصالح زارمصر هو يكون أوزان وودي كمان زان وتسكتين السياسي فإتجاه إنه أيش كدولة العثمانية لا تدرس في دولة وأولد يوم مضر الأركان إتجاه المسكر ودوشة اجتماعية زنجيري جزء يعتبر دوام لو كان هو حتى إنسان كواقفين يعني نقول أو أفريماني وكذا وصلنا على زوج ولاي هنا ويا خالد مربوط ويا ولاي بسمع جاوزيت الدولة هي بين حزب للروشاوى للروشاوى لا روشاوى حزب برهمي ديمقراطية برهمي جاوز الدولة برهمي وجودي داوي دستقاري دستورية هو حزب الروشاوى هو علامة الديمقراطية لا روشاوى برلمان الدولة البرلمانية والبرلمانية جاوز كان هو لو الله هو بالنسبة للإنسان هو يعني كراوة وكراوة الأمور حزب وقت ما لديش أي حاجة كي أنا يبغى ولا سعيد النووي لو بيت بدوار ثاني أو سلم الله عشان يمشي على بعض حزبي
روزگاری تهدید و کۆمەڵەت لە ساڵی 1970 بەڕێی من وەزارەتانێک بوو جمهوری سوکاتا و کاتا حزبی شوێیی دەبەری مەسەلە جینایەتەکانی کردبوو لەسەر ئاسیاەلان و پارتیش باسی مەسەلە نیشتیمانیەکانی کوردستانیەکانی کرد بەڵام کۆمەڵەت دروست و هەر ویدیۆیەکە باسی ڕێکخراوی بێکار و زەحمەتکێشانی کرد لە چوارچێوەی کوردستانە بۆ ئەوەی کە کوردستانی بۆ بکات چوارچێوەی بەرزگاتە مافیسارە لە بدایەتەوە بەجۆرەی ئەو پێشینەیە کە پێشینەی دموکراسی بوونی دام و دەستگای دەستوری بەهۆی داگیرکاری کوردستانەوە بەهۆی ئەو کارانەش کە حکومڕانی ناوخۆمانەوە حکومڕانەکان ڕاستەقی ئیسانەوە دوای بۆیە حکومڕانی دەستوری لە کوردستاندا کەم بووە لە ئێستاشەوە کە حکومەتی هەرێمەوە بۆ 30 ساڵە چێکە هەیە ڕاستی ناتوانێت بۆی بووە دەستوریمان لەمەوە ئەچینە سەر ئەوەی کە هەموو ئەو ئامانجانەی کە حیزب لەسەرتاوە بۆ خۆیدانە زۆرینەی نەهات و ئەو کۆمەڵگەی یان ئەو خەڵێکی هەیە بۆ ئەوەی کە سیستەمێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی جاریدانێت حیزبەکە خۆی تەفسیری ئەو دەستوورەی نات و ئەوە یەکێکە لەو کێشە گەورانەی کە هەیە بۆ نمونە زۆربەی حیزبەکان لە دیموکراسی و عەدالەتی کۆمەڵایەتیەکە ناوبەرە دیموکراسی و نە لەناو خۆشیانە هیچ شێوەیەک لە شێوەکانی عەدالەتیان حەتا لە کەواتە پێشکە لە پێشینەی کوردستان لە بەراورد بە ڕۆژاوا کە ڕەوی کەچەری دیموکراسی ڕەوی بوونی ئاگاری دام و دەستگای دەستوری نەبووە کوردستان کۆمەڵە خصوصیاتی خۆشی هەیە بۆچی نەیتوانێت لە ئامانجەکانی بەدەستبێنێت زۆربەی ئامانجەکانی بەدەستبێنان بۆچی خۆی بووە ئامانج بۆچی ئەوانەی منتەمین بۆ ئاگار ئەبن بە ئەدار بەدەستی سەرکردەکانی کردەوە و ئەوەی کە حیزب خۆی کاتەوە لە سەرۆت و سامان لە ئیمکانیات لە کاریزما سێرەکی لە کۆتاییدا پێشکەشی وڵاتەکەی ناکەن تەنانەت پێشکەشی حیزبەکەی ناکەن بەجێ هەڵەن بۆ مناڵەکانی ڕاستەکە ئێوەش کارەساتەکە ئەوەی بینیمان هەم لە وەزارەتەوەی گۆڕان هەم لە بەکارهێنانی حیزب وەکو ئەداتێک بۆ وەرگرتنی بۆرسی باڵان ئەمانەمان هەمووی لەم دوایە بینی یەکێک لەو شتانی دیش زۆر ناخۆشە بیرێن برادرێک وای تامیلێتەکردی داکسواسەر عەبدولواحد چۆن کۆمپانیاکەی بەشی ڕاگەیاندنی هەیە و بەشی مارکێتینگی هەیە و بەشی ئیداری هەیە ئاوا دوا بیرەکاتەوە بێت حیزبێکیشی هەبێ کۆمپانیاکەی بۆ ئەوەی وەرسێکی بەداخەوە حیزب ئاوای هێناتە ئەداتی یەکۆشانەوە بۆ ڕزگاری سەربەخۆی وڵاتێک بۆ چینێکی کۆمەڵایەتی لەسەر بەرنامەوەی وەزارەتی لەسەر کۆمپانیای کراوەتەوە بۆی بۆ بە ئادات بەدەست کەسێکەوە و لەمە شادەینە سەرەوە کە ئەسبابەکان لەسەری داڕۆی خصوصیاتی کوردستان ئەوەیە کە تاکە کەس دەوری زۆرە بەرسەربی بەداخەوە هەر لە بیدایەتەوە کە حیزبی هیوا دروست دەبێ لەلایەن کۆمەڵی خەڵکی بەسۆز و خوێنەوانی و سەردەمەوە دروست دەبێت بەنابەن بۆ مامۆستاڕەکەی کەمیێڵەن بۆ کەسایەتی دیگەانی لە سەردەمی شێخ مەحموودی نەمرەوە و لە ئاوڕێکە و ئیسماعیلخانی شکار بوو زەردانی بۆ زەمیری کوردوش بەلای مەسەڵان ئەبێت تۆبی سەکرتیارێک لە پارتی دیموکراسی کوردستان و زەبێتی سامرایان مەڵێ خوێنەوارەوە فەنا بۆ خوارێ کورد و بارزانیە بەر بۆ سەکرتیاری کە پێش ساڵی هەفتاد سەقەفەکان سەرەنجام بەیەکەوە بە تەئسیری ڕۆژهەڵاتی کوردستان لێرە بنابەی کۆمەڵە دەهانێن هەمویان بەنا بۆ مەرحوم مامدەدا لەبەنەوە ئەنەکانی بۆ کەسایەتی دیاری وەرگرتە بڕێ
نامزدێنەوە کەسیەکە پاشان کە شۆڕش دا هەڵی درسێ کاگەمژوان بەشداری نەکردووە دروستکردی کۆمەڵایەت بەڕای خۆی و بە قەراری خۆی بەڵام دیسانەوە لە دوای شەی بوونی کاگەران بەنای بێنەوەڵەن بەرە تۆبە بەرزکردی کۆمەڵە هەتانگە هیدایەت و بەشداری لە تەسیسی جامعی داشتیانە بووە ئەمە گەڕانە بە دوای کاریزمایە لە بیادی مؤسسات سێرەکەی کاریزمایەکی نێگەتیڤ کە ڕاستیەکەی بەرهەمە نێگەتیڤەکانیان زیاتر لە لەمەوە وەختم چەند ماوەکە لەمەوە ئەوەی کە بنەوێت بێڵێم داگیرکاری کوردستان وای نسبەتە بە هەدەف بۆ دەوڵەتە داگیرکارەکان کە هەدایەکیان داگیرکاری بەشێکی کوردستانە خەباتی شەکاری وای کردووە بەداخەوە وای کردووە کە بۆ ئیدامی خەباتی شەکاری شۆڕش لە کوردستانی ئێران پێویستی بە یارمەتی دەوڵەتێکی دەبێت ئەو دەوڵەتە خۆی ئۆفرەدیداریەکەی باشێکی کوردستانە بۆیە زۆربەی کار بۆ ڕەهینە مەعاملە لەگەڵ شۆڕشەکاری بۆ هەر وەکو معاملەی ئێران لە حکومەتەکانیمانە بەرامبەر شۆڕشەکەی بووی بۆ هەروەها معاملەی تورکیا کە ئێستا لەگەڵ بەشێکی گەورەی کوردستان کە هەولێرە دەیکات و ئەوە هەمووی وای کردووە کە حیزبەکە بە هەدەف لای دەوڵەتەکانە و ئیشی داکەن خەڵکی داچێن سیاسەتەکانیان بەبەریەکەن بە ناوی یارمەتی و هاوکاریەوە خەڵکیان لێکردن وای لێدێ بەڕاستینەوەی ئیجتیماعی لە حیزب ئاونە هل البدايات وسيرتي أنبار سرقولاي أنبار سرقولاي أم شخص زبالي لما هو بتاعكس أم سرقولاي أو سرقولاي بيش قالوا بلي أستاربناك تلك حزب وايد جديد صورة مدوارة سبيل شيكا يعني أورك بعد كل مدوي فارتي وحزبي شوي ويجيتي الله يشورش وران أمانة براسي كومبل استنتاج وتزيد لا كومبل ميكانيزم كحكومة بسبب حزب سياسي كحزب سياسي بروح الشلبة بأهمية البروسية يقول كذا كسكان يقول نقوش كذا كسكان كسكان يعني كان سير كان حزب دور بحراتي بكاري ومستكان ولا أوي برخين وفرميسكي سدان عائلة هزاران عائلة وشهيد ميدان الرسالة هذه بقولنا إمكانيات أجل تدرس ومرة كسب الرأي أواني بقوم برأي بزيد الله ولا وكانيا بيش قالوا يمشي زوري لبنوسانا استثمارنا في بناء أشخاص تقدروا بنوسانا استثمار كواتنا أيديولوجيا معه نبرنامج سياسي معه نبغى لكات القرآن نبغى ربنا فولنا بشكل بجيرة بيه بجوري كرر قبل تصادر وكذا في ساعة وهمي بدأ صادر وكذا نعرف ما صادر نتيجة خطاب النوع سيرتي أنواع ما كان مستبيع أنواع إمكانيات قبل مستبيع اعتبار سيدا وعمل المساواة مجال أو كل عزكات بس كل عزكات أو كذا أميلنا أكثر يسار فسكنوكان بيشين أو تبين سكني شيء سعيد أو شيء محمود أما وأنت كان يا إسرائيل شيء أما وأنت كان ورقة كشان باش يجيبنا وفاش هذا سكني شيء محمود إن شاء الله ما نشوف بلان يعني جابتون عشان كذا كذا بروسان زري لا ولا شكاية بلان حسب الكتاب هو يجبزي إجمالي كسر يجبزي إجمالي صوت راكب لا بس يعني يجبزي إجمالي نما نا هاوسي نفسماعي نفوشيس نهاو اجتماعي نهاو شاري نفوزباني أما أنا كيش نما يعني حسب براسيل عشائر ذاتي وهمو ما نزالي نعمل الدوران جاي سمعني لكن أولي قراني تدي براسي وهو قابش منه بوزمانة البوليسية أتوانا سنتيش مولانا كان تفكر ترى دي زور بها يعني بها نمع بهاي فيقولي هو يقولي بهاي إنساني بهاي بس كتنا برامبر هر بويا لو رجعنا فكر جواني ويبقى نانو توقعنا في السكن وهذا هو بشيء قوي جدا ما توقعنا إذا جاتي كربلاء السياسي لا جاتي يا صف هزار من جاتنا
لو كان صداقة لصداقة عادات مجاهدة لوجه البداية يسجل لك أو أنا أتكلم لصداقة كيف صداقة لوجه البداية يسجل لك الموقع فلا هنا أو كذا يدين كشكانك دارمانك هورينك من ملانيك لسجل بسبب زنان الكور وزن شيء لولا أنك تو صارانك براسي توقعنا السوء ذكرتها أنا هوي براسي نمانك يما كفو أرسانك أما مشكلة أويك لن تنافس بك يمنما لنافس موقعك بوي تسبكان من ملانيك تسبكان بين السشرين أوكو يتبشتم طبعا بدين يبكي ما تصنع سبعة نقبل هذا لا يقعد أما أنا براسي عمي بجانب كذلك يمنني يمنناك موجودان أما أنا مش إذا رأى ونعمل دور زيكم أو إيش يسوي كرنك بدين لنافس بأمني كشيء كسي يتم بسرعة يكسبون يصير في أو لما يكون برنامج أمني من ملاني نسأل كورس إجازات على يصير في من ملاني نسأل سياسة برنامج أمي كيف أتوانى من دوري مكان وهم مكان برنامج في روما بمركز السركار المشيد لبنان قرارات درجة عام الثواني لك برنامج في روما كل ذلك وضع خلق أنا ممكن بعدين وجي ولاد بس يزوري وقت الله درجات كثير ببناء تحقيق البروجرام درجات كثير ببناء فكر وترجمة أدب ورمزية في هموي دامج في وسط الأحزاب خلق يعني ليش حقيقي وجي ولاد وقرأي بس يزوري وبيزبط لو أنفق الكبار أكيد عندها شيء لو زيادة كأيدي فموظف المحامي هو تاريخ رسالة أو شعراء أو درجات لا أو لا مزامين أو ومن هو بعد الرحمة كأول مساهمة كذا وقت زور أي شيء شديد في كذا وبناء اسم بناء حكومة الشهادة سيدة في بنا ما كشان بناني ليش قالوا إذا بنا نعرفهم بخبر عليه بنا ما كشان صوت صراحة أو شيء كنا نسير كيساي ركاي في شيء سنتكاي رجل شخص كان حافظ كلمة بيا لو كيساي هم يعني تسيبري هم يعني تناول حقيقة رنا لازم تمشي زور ولا تعهد رجال ويجي روحه شيء كان يجي كان يعني ما كنا سووا يعني سووا ما بين بعض الوقت كبراسي هم سلسان ويان سيروريت أو الشخصيات الجوانان أو بكراون ده أنا بينهم هم فان نفس الشغل أحزاب هم بنانك جوانان ليه كبريت يا رأي بشي تايبتين معه كذا نزنا قال إذا هم ما نزاني حكمة هارينيا أو هم بديار كذا إذا هارينيو كراوتاني تلفزيوني إيه ما مبالغ شيء يعطون مجال سلالة هم يقولون ممكن تاخذ لكن كسكان مجالية لا سالاني كيشو لكن كسكي أموال وصف فقط جوريه جائزة مليارية كاني وكذا فأشترى من مجال واقع يبقى شخص جائزة مليارية كان فشس شيء بس برهني أفضل برهني مهنة برهني كاسبي كل سياسي كانت الحكومة شلون بيبقى جائزة مليارية كان ولكن سيرتين نبردوران أيش الله نجوان مستقبل لازم نجوان يسيروا كذا والله نقبل هذا فراسي دست كل تعديل دو بعد التنفيذ أو كان كذا الله كلام القرآن نبي الله لا في ودي عراقي كان في ودي كيمياء كان في ودي نيوروباثي كان أنا حموي يعني بينا حافظاتنا كان بتشوي بالزايد يا كان تزويد يبدأ بقوى إنسان حبوك جريمة كفتني إنسان شلون تجري دائما إيه بس أنا زي وهم تجري دائما يعني أمر لا زال يعني فرنسي لا زال فأنا أقول لك هم العراق شغال درجة نبو يعني أكثر أنا يشتكي أيديني إنسان أما اللي هذا يعني كفيل
پیدا کنم وأنا حكومتي على أشخاص ثانية أو من أبوه بالمجال لأن همو كان بيني معه وزير كل كان مع بيني فوزع شلون بيستاش اللي كان رئيس مجلس التشريع على السماع برزان من وقسم لسر أباب الدعوة زوريني خلق أماني من اللي براسي خلق تيربوتي من هذا شخصان له في المين ما بيجي اجتماعي صار أما جيش القوانين هي جيش السكان الشديد هي إمكانيات في سوريا نفسي جغرافي براواني هي ترى هيك وظائف آزادي هي أول براسي لو بنام دلائل وحكي وزيادة كأول ويقوى لو يفعل هيك وظائف آزادي أقوى أكيد هي أكيد حولي إصلاح أول براسي همو هو كان ما تابعوا وتمني خوش ما لزردانا وزوركس إما بخ ما نيك ما بينينا أو كمان نيكوشان زردانا يعني وجزائر شان زردانا إستا خرج هذا وزاري على بيوميت من وزاري مدير صداقة خرج لشكور وزاري برلماني وزاري برلماني العراق يليكي كانت كبرهم نويل وقراني جستا قبل مبادانا وزيرو عند الصراحة تدخل معايا وياه والمتابعين همسة ليبة أحزابنا معه همسة ليبة المؤسسات الدستورية معه كسروشي هي مصاب برلمان داخل أولا هيك سروشي برلمان سربوان وضع كشون هو برلمان داخل سنة زر أو مسألة نكتب قبل شون مصاب برلمان داخل من دوام ده كده مثل ما كان بروجكت أنا أقول لك جاري تكلمت عليه برلمان داخل حتى يصير سنة زر ما نكتب لما بقولي وزور كده تبغى سوار جيوني لا أبقى بيك بأمير ولا أحزاب روسي خلاص لا ولا كشكاوي بأمير ولا خوش بأمير ولا نسمع بعد ما كان كلنا فقط يانا ما خلي دكتور خلاص يعني هو ذا أو بأمير دي أوان مكانه هذا صلاة لا سياسة صلاة براسية اللي هو ذاك قيم فهم معناه يعني بنافق روجه سيد دامن كاي ولا حكومة الدولة كاي كتي دايرة الفلوسية بشرا وكان كما كان مدني جاي أزاد الحكومة يعني زور ضرورة كيسانة وتغيير وجودي أو مخاطبات زور في القيمة الإنسان زور في القيمة طبعا يسميه حزب وقد يعني وجه شغلنا وخلق على سكما كيف ذكر سنة ميديا سنة بإقراء سنة كتير كبدات ونعم سوكا كتير آداب نشابه يعني كمان كتبوا بسيط كده وأو كتير كنشوري كتبوا هو بزيني باريبات كان إنه يشتني نظام المصرفي وحنا أول شيء ولا تعطيك بس دي سنة وما له شروعه وما له خلقي جاشنا وكو تابعات وكو رفاق مدني وكو ميدياي آزاد وكو دنجي درير نحوش ونحن نفسنا أوجيكم يدا بأميدي أوي بلي غلط عنا وين بأميدي أوي رجعت مسكتين حزبي في فاشلي في النقل بل بأميدي أوي هما قول بيك رفاق مدني بمنهج كيويا بشفافي بقاشي بمساعي حمولة مع بوي عمو برزاق من البقال أو رفاهم ذلك بنياز من البشر لهم شكرا على السكين ودعاء أمر رفاهم الدنيا على طانطوري ويوسف دبيري وانا ورجوان سود لسنديقا كان ودولي لسنديقا كان يرادا فرام جمعي قولات زوري لذاتي آزاد مسبقون بيها سنديقا كان مجاني وشتغان مجاني لو already had ولا هنا في سهم شعب وصاران دا دعاء وينام مشاريع بس الأساس ما ذاك الأعداد ذاك يسعني ذاك كسكان الله بالدوام وأمني أوي ياسكان يوم تجاردن تكسالي ذاك القرآن وسراديك أم بريزك أجرام وروجي زوج واني دوباره وباشا كش واني إيه
لتایوازی کرد پروازی بوی فرصت تا با مدیری تاکه یعنی نویسنی کاکان لدائری بچوکان فرصت یعنی بوسط کردن بو اوی احزاب رمینیا در برلمان نشان بلان با مدیری تدخل بجایی بکاته کار کردن لسر دستالان بخانی خلقوا تاکه کس لگل سریکا من زور سپاسدانەکەم و دڵخۆشم بە ئامادەکردنتان و بۆی کە ئەوە ڕۆڵەمزیێ سپاس بۆتان تاحسین بەلای خوای گەورە و میوەبەر مۆ باسمان کرد سامانمان لەبدا شتێک هیواها هیواڵی ئەوەی کاکاسۆ لە ئاخر داخلەکاتی تقریبا مرحلة كذا أو حوار أو كذا برأيي من أجيشنا عندك نكتير عندك من إذا كان كل شيء باشا يعني كان متفق وبس اللي الوداع خيراني بس ما كذا يعني ما الذي اعتراف في الإنسان خيران جرا ثلاثة خيران كشف الوداع سنقول يعني أجر جيشنا من أحزان برأيي من عندك قاعدة الوداع سازی پرتی هایی که علیه تاکو برای کمکی آن کمادوتر کرد. شاید مناقشه چی زور داد یعنی لنا فلسفه و در سوسیولوژی باز کرد. و فکر دکتر کایدا رأی بزرگان مادیسی کانیان شوریت وقتی کانتای تاجی لسخساری کمکار تاجی. کتی رسم میشه یعنی فراتی میکرده و بیتوانه حقیقت زور داره سخساری کمکار. این کوی که استاندارد کردی برای علاقات لنیوان کات کمکار. هیچ ما نظام داره بفروی نخرید مشتی لذا کایدا بین املاتی که استاندارد عیاری علاقه چیه دربین کات کمکار لا کردستان دوست بید. بعد او همان معنای اویا سخسازی لطش لبوس يعني لخوارو لبوس سروها هم راس هم للسرور لبوس والبهر بيجي راسها يعني قلت لنا الاسلامي كم لنا علماني كان من الشيء زور عندنا ولي ده يقول كان هذا سرور ساكساز كده حركات الثوري كده ما تصير كده اسلامي بكيت انا اي ده يقول لخوارو لبوس عندنا انا حركات السلميه لا يجب باشي لا يجب نبل إلا بزي هل يلعب دولتي عن أخرانية أقل برأي نزور فلاش تحكم مدى ذا اللي يساهم مع بعض أنا يدكين لا ما أمان تكيال مثل معنى أو كوموغي محرمتك شواء باستان كده كوموغي كل يستار وأنا دور دا موضوع كايا بسكان وكو آخر كواناي سجناني مندالنادي كوموغي كل كواناي إنتاجي كادري سياسي علمي فلسفي نمايا كواناي إنتاجي كادري نمايا زور كيادا كان يستاري كوموغاري إنتاجي سدي بيستر سدي بيستر زور بزرگانا أبو نيراني چه زور بيولي أوا إشي لسكرا كوموغي لكيك شوان چه زور خراب كيادا مثلا ويا كدمانية ساكسازي كي لدورا ما أمات كمان يدري كومودر فيزيك كي بالي استعمل الاستثناء دي بنا بيهندكيش بنا بعضين آين ما فيه زانس ما فيه فلسفة ما فيه ماركسيش ما فيه زردشتي ما فيه يزيدي ما فيه مسلمان ما فيه هم ما فيه أبدا أجر لا استعمل لو أنا بدي لها ما يكبرتي بتنام رزقك بتاعي بخور الريد ظلم يعني لو فابتانا چش قازان دكا بس براسي گردالكا چكا گردالكا إشي تيكدان گردالكا إشي منظم ورخصتن بينانيا همان يقدرش چكا كلا هيت شو نيجي دنيا وقت كردستان طبقي گردال عمل كمان يقدرش ورخصتن وفوندابيز طبقي گردالكا لكسان ريسي بيجي وربرو قازي لمسكوتي لبالي أرسل دايمين فيلسوفة شبيهة الطاقة الدولة أصلاً وقري خوي كاتونيا بدأ خوي كان ضريب الإقتصاد زور ترى هو مخاص تقسيم لكن بتاع زور خلاص والباص هو إذا كان كا حزب لقديم وهذا وكم بين حصل وهذا زور خلاص أو ديار شازاني كيستا تقسيم لكن كمان نكتب ريجيش لا بقى قراءة بشيء
ئاینی کۆمەڵایەتی سیاسی جامعی گەردونی لەوە دروست کە هیچ وازی یعنی سەرکردەکانی پێشوو بۆ دەرەجەی نەبوو دەروێ لە نەرێوە شێخ محمودیش وەزیری نەبووێشی بەناوی وەزیری بەحری دەنا یعنی ئەو قسە زۆر خۆشە زۆر مەقبولیشە بەڵام ئەساسەکی واشی نییە ئەوە وای دەکات کە بڵێن کاکەوەی ئێستا ئەو بەرهێن ڕاوەژۆ بەخوا پێمان چاسەر ناکرێت ئەیش زۆر پێ خۆشە لەبەرەوەی گەندەڵکاران لە کوردستان هیچ دەسە تێکدان دەکەن و چۆن اقتصاد و سیاست و علم و ئەدەبیات هەموویان تێدایە کۆمەڵگەکەشیان تێدایە بە هەندی تەمەنیان پێشە ئێستا وەکو قاعیدە ئەگەر یەک گەندەڵیەکەی زۆر باش بکات هیچ پێی دەبێت وەڵا بۆی ئاقلکردن بۆ پیاو ئەگەر نەیکا دوور کەوتۆ لەت ئەوە بخوا بێ عەقڵ میزانی بخۆ ئەوە زۆر خەتەرەوەی باش جا زۆر وەزە خەتەرە بۆ شێوازی دەبێت دەبێت زۆر وردی دقیق بین لە عیبارات بژاردن لە ئیشکردنەکان ئەگەر هەرکەم غەلەت بکەیت بەریکە بێت ئەو ئیشەی لە کوردستان ناوی عەمەلیاتی دوو عەمەلیاتی مێشکاتیە يعني نەکەویتەوە بەڵام ئەو چێژمە خەریکە بکاتە ئاستی ئەوەی وەکو عەمەلیاتی دوو مێشکەکەم پێ غەڵەت بکەیت ڕاست دەستە قاسم لەبەرەوەی زۆر بوریانی بۆ باشە پێویستمان بە دیراسەتی ورد هەیە کۆمەڵگەی کوردی لەبەر چی وای لێ هاتیە یان ئەگەر خۆمان ئەنی هەموومان باشەچی بکەین ئەگەر بە نەخۆش ساقی زۆر هەبیبەتی ورد دەبێت بۆ ئەوەی باستی بکەینەوە لەو ساقی بکەینەوە کۆمەڵێک حەیرانی عەقلی ئەوەندە بکرێن عەقلی ئەگەر مەقەلەی فەلسەفی لەوەی باس بکەین ئینسان کائینەکە زۆر ئاڵۆزە هەندێک ناوێن لێنە عالەمی الصەغیر ئێستا ڕەنگەتاوی ئەو گردونە چەند گردونەیە ئاخری ئەستێرەی دوازە ئەو کاتێکە دیاریکرایە 17 بیلیۆن سەنە 17 بیلیۆن سەنە زەوئی ئەوە ئەو کاتی ئێستا دوافراوانی لە ڕەنگە ئێستا 22 بیلیۆن سەنە زەوئی لەمە دوورە ئەوە ئەستێرەکانی ئەوی ناومان لێنایە لێوە ڕەنگە غەڵەتیش بێت مافهومەکان ئەو گردونە ئەوەندە گەورەیە ئەو ئینسانە کۆکراوەی ئەوەیە هێشتا ئاڵۆزترە لەو گردونەش کە چی هەیە یعنی بکەدرێت ئەتوو بەتا ئێستا دیار نییە ئەمە لەگەر ئینسان مەسەڵەن تۆما ئەفینی دەرێ ئینسان ئەوەی ڕەئی لەسەر ئەوەی بکە نەفس ئەوە بکرد نەفس لە هیدایات و بناوە جەسەدش بوو دوایە تۆما ئەفینی نازانم شارزەکان کرد دوایە بناوە قەلبش دوایە إنسان أو دستور أسد طبيعتك لنا جسم إنسان وهي عقل يعني الناس عم بخش الموضوع لكن صدام من شاء أنا كده لي أتو يعني كذا آيات أقرب من حبل من كل لجر نفسيتي لجر عقلي لجر روحي لجر شو أنا هم استاع أو نافشان نما يعني ما بسريع يشتغل أو نظرياتي لا ما كنت أشتغل راستي خدمة علمي كده طبعا نجيش أنا يستلم راسي أو أساس استعدني يكسر تسليمي أو يبي لو يبي كل كلمة هناك لا يمكن تعالج الدكتور أو قربنا يسكراي إلى سرطانية كيفشان عملنا ساحي أو بيوم كلام كذا درجة ما يصير أو على أساس مادة شيء أساسي مادية لا نهائية لا نهائية العالم وحده بمكاك والله هو أقل والله أو كوني إستا أو نظرة قديمة إيقاط من وصل هذه برا إستا يوزنا وكا سنتين ليه فارسان إنشاء كبير وكورة وكبير وكبير بين بانك ستلاو يعني هيك وكبير وما نحن قلتون لكاتك الرسول إذا تطبيقات فيها مثلا أول سيري دريم شون زانيا 10 بليون سنة صغيرة بس أساسي إشكال نوعي لا جاتيشي زي في الفكرة جاتيك دوبلا هيروز يكمل ذات أو يدوسيوا ففي إشكال وي ثماني ودوريشي أستيركان لا يكون لو نظري معقدة لا فيزياء ولا محسن بحشو فيزياء ديما من زوجه
ئەوەی تەمەنی گەورە بۆ گوێ خراپە بەرگو لێنە مناڵێن کێ ئەجەما بەسم لەوەی بوو کە ئینسان زۆر ئاڵۆزە هەمووتەنی هەموو کەس بێ و تۆکمەچی لەسەردا مەسەلەن مامۆستایەکی ئەگەر مامۆستانی ئاینی پێ نەخۆشن دوسێ ساڵ دەخینی زۆر پیاوەکی دڵسۆز و چاکە بەس ڕاستێک دوای لەسەر دەدا قسەی لەسەر دەکات حوکمی لەسەر دەدا کاتێ ئینسان یەکجار زۆر ئاڵۆز و پوڵە بۆیە ئەو دانیشتنی ئێمە حەز دەکەن بەو پوڵایە بەو ئەساسا قسە لەسەر ئینسانی بکەین چونکە ئینسانەکانیش ئەگەر 7 ملیار ئینسان لەسەر جیهانی هەر ئینسان هەردووشتیە کاتی خۆی نەهرۆ ئامۆژگاریەکی جەمال عەبدولناسر گوتی تو زۆر مەغروری بگا نەهرۆ ماوایە هەندێک ئامۆژگاری ئەو سەرکردە فەقیه حاڕانەی کوردیشی کردەوە گوتی تو وەدەزانی وەحدەی عەرەبی پێ دروست دەکەی گوتی ئەمێ لە سەرەتا کە هاتمە ناو سیاسەت بۆم دەزانی هەموو دیریان دەبڕۆ بەو مەغروریە هەن دا دەبینم تەنها لە هەند 200 ملیۆن مشکلە هەیە زایدەکە چی 200 ملیۆن مشکل هەندێک لە ژمارەی دانیشتوانی هین 200 هەر نەفەرێک مشکلە ئێستا لە کوردستان عینیشت وای هەیە هەر تاکێک لەمە مشکلەکە یعنی ئەوانەی دەمانوێت چاکسازی بکەیت بە خۆشمان مشکلەیە زۆر مەترسیە یعنی هەموومان یارمەتی یەکتر بدەیت لە بۆی بگەینە نەتیجەی چاک و ساغ یان پیاسە ببینەوە هەر کەسە لە ڕاستە خۆمان حکومە بدەین زۆر خراپی لێ دەدەچێت هەر چاکسازیش لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک تقریباً شێوەیەکی تایبەتی بووی ڕەنگە ڕێنیسانس لەبووە ئەوروپا باش بوو تەریقەی ئەفریقا و دروستبوونی جنوبی ئەفریقا زۆر جودا دەبی لەگەڵ کوردستان تورکیا زۆر جودایە هەند جوداترە هەرێمی کوردستان زۆر تایبەتە هەر یەک لەو تایبەتیانی کە ئێستا هەیە کاکاسین باشەکەن زۆر باش ئەڵێن زۆر باشە هەر شوێنێک و جۆرێک مەبێت لە کوردستان بزانە ئێستا خصوصیەتی کوردستان لە جیهان چییە ئێستا باس لە دەستور دەکەیت بەخوا و دەستورەوە بۆ شێوازەیە لەیدار دەدرێت نە جێبەجێ دەبێت چارەسەرشە خصوصیەتی تێدا خصوصیەتی کوردستان ئەوەیە بۆ نمونە يعني بريك فلسفة دولة فلسفة حكمان لها مو أساسية من أمينة دول يجب أسوية أداء إداري والله دو ستونية برباي حصار يعني طبعا إيدون له برنامج هريني مثلا هرمية بس إدارية برجانات أو والله يبكي إشي حكمان دولة نا إشي دوم إشي لغير إدارة رهندر شي ستوني تدا كتودني طالب حزارة بليون بيبيش لا كردستان أرشي سيني أجل أولا من مرحلة انتقالية رزقاري اجتماعي تري حكومة هرين أو أداش أو أرشي يكيش في جيبة نقرأ أرشي تورمو دي السير كانت الدستوري تدا ورقاري دليل تاكسازي إنش أو تايم أو بابتا أروز الطولة من لناسيني إنسان كإنسان كان تقبل تبتيا دور كريم دور إيمان علي هرشي ترزور سيد السيد إنسان كده هكا كهكومل هاجي عوام كده تعقل ده كومل زور خرابة عم بخش توجبي ما جاروا إلى شريك ريال أو شيء بعقلي بيشتي بعقلي جاكي بس جاكي إشي أنا خراب ما يستحق حد هاي كم درهم والله أو تسمع في نازل شلون لو ينتهي أجابة تنهاب ما يعني كذا تفرق عقلي لستطيع إجابة إلى وكان يلا أو تسريتك تيك الراس شنو يجين بلا عقلي لستطيع إتا أو كأسوق الإكبر بحروده زور جدارة أو ها الناس على دين ملوكي أو الناس تدي زور ولبي لك مصطلحات نيقول يا الأمة نيقول يا علماء على دين الناس عوام بدواي ملوك دكاي عوام بدواي اشتسار دكاي عوام تقليد دكا خيران أساسي كاني كمالين ما أول كاتو عواني دكاي أو لستين ملوكا لنا علماء ونجباء ويان ويكيل ممكن نخبر مساقات لستين ملوك نير ملوك لسارتين لسارت أيضا جاي تبي أي بدواي كي أولي أو مصطلحنا زور الذي أقدر
بكرتي لنا كردستان بدأ قوار أما التاريخ ما هو عنا بوابي استعباد تاريخ شيء شندار ما هو عنا علماء زور دولة ما هو أو كنيان هاد برضو مثلا أنا سيف آمادي ما هو أول يعني كعلماء بس كان لأي من رشد زور دولة تربوا شمس الدين شهرزوری من هب و شهرزوری پیشی اینشتینی وسیله علاقی مکان و زمان کردن و معامله بوده پیشی کیپلری باسی سورانوی استیرکان کردن اولا کردستان شد یعنی ما یاخد همه دیتا شهرزور باسی کده ناره خلصی ترهاتیا لا عمادیا کلی تبدیلی بود إخوان دليلجني واستعرضت مع هذا توب كردستان كايسر إلى كردستان في شكل كردستان درسي كي كردستان يعني تاريخ من وانيا وشكل استباز وزور خراج شزور يعني ما تقدري إصلاحية أو تاريخي استباز يعني برين إيما لا ناس نكين وحد توسيم زي الرازن يعني غلطة راستا يعني عثماني هوا دولة تقوى لابد كان درس نبوة بناي بنا مالي خوي عباسي هو بناي بنا مالي عباسي أمي بناي بنا مالي أمي أيوبي شيء بناي بنا مالي أيوبي تمشي يعني هو سردما تاريخه إما ذلك ولا إصلاح الديني أيوبي إيش اللي بقول هذه معاوية عثمان كل توقعت اللي بقول هيك يعني مصطفى كمال أتى الصويتي قلت عثماني لزراري تلو كويتا خدمتكاري كرد وعرب أو أنا مش حصل الثورة دي بيدس أو يبدو ترجع أو موضوع قالت أو موضوع مع تاني لنا من كردان باش تسوي كرد تاريخ شيء باشي بلام جارجوي داجي كجارجوي إيش قاتش داجي تكراي تاريخي كله سبتني عزرتي نوحوا شو كرد لدواي أو يكشتكي عزرتي نوح لجوجي جيبو سيد دكتورة هنا يقول يعمل قايلين چون حضرت آدم دا هند دا بسیار یان برچسته بود که دا بسی زور بود می موضوعا إسا یک دا بریتانیا دكتورای رو اینا ام قبول ندارن لهن معنی چه بزن لچیه لفوقنا نصف الأحداث يتكا داينا إكس واي زد نبي ريليربل برچسته یکم هنگاهی بشری إسا دكتورای نيتول جوجيش أريد جوجي لچه نه لأن لو بدلك ليجي بمدير ليجرين أو هاي علمي زور خراب علما معلومات تجي عامة باسي عندك وزني لو كان يوا إذا كنت تجي خوي لتعمل روح السوريجني أوصل كونترين بالتي أنا استخاجكم كواتا دلي بري أوش بري لو كان يوا حتى إستا كل كينوا 100 سال مداجي كونهم حقيقي تعمل سبقوا بينا لما تيوا يعني من أما تاريخي ما وخرافة إما شيستوتا إمارته دولة إمبراطور ما هو عرف همي دكتور سيار جميل تمعيد ليش شيستوتي هذا دارا قالت تزك لا غيبة كرد منها بس إيش شعب آسيا شون خرج جنجيس خان تم ظالم وبلان التاريخ ذاك دي كان سلبي فاهم اما لو قالت تزاش سلبي بزيادة درسنا كده راس بغداد داجي كده كان روح لبغداد كتبت دستي او قالت بغداد سي يكتر داجي كده لكاتب كردستان بوشيوي داجي كده هرتي هاتي عموشگاري كده هي موريلان كده نوكي كده جنجيس خان دي تدقاتا تشارتلي عموشگاري كده كل نكي لعربي رد بكبيش كدي عقادي او الدنيا داجي كده إذا برتي معه بلام 100 صال يطابق دوري باك حسين بودي براسي كبتينا غيره لباش سايكس بيكو تقريبا كم بيش سايكس كباسي اتحاد الترقي دكا لو كان صار يضرب نفسه الحاج انقلاب دكا نسا عثماني هكذا كان مسؤول كتابة شمسية للشيخ سلامي بارزاني عثماني كان اعدامي باش يزوري خلش كله يبغى داته نازل الشيخ عبد السلام البارزاني دفاع إلى الرابط يمكن
دزي اتحاد الترقي إعدادي كم شكل مفهوم عكسي تنزل راس معك هل هو أجداري تنزل رشنا سويت برلمان معني ومن أو بيعني برلمان لباري فيدرالي دوازده هلاي علمي وسياسي وقانوني وتاريخي يعني هالشي ناس تصدق يعني دابا المدني بجواني تينا أمر فلان أو حتى مسألتها يقول لو قلت أنا بابا تكي أبا كمشاش بكفاء موضوع كم بلا ما هذا كتير بس بس قيادي ما يقول لو صلي تسويتك أنا أعمل تاريخ قيادي عقلي ما نام راس عقل أخوي توصل أسمع يديه هذا بر اسمك لأهلي دي هالشيء عقلاني وتاريخي أجر طلبنا بجزء اختصاصي السلفي كان لنا الإسلام سلفينا ومسيحي سلفينا ويهودي تشي عقلي درن عقل غير لو يخواش بالناس بغم أمن يأتي بعض لهمان كموسى بن ميمون كيهودية يقولوش الإسلام بحث سيفة الأوانة درن نخبر عقلي راس أو يدوستور كمان زور عقلاني قسم الشيء دشي عقلاني أو يدشي عقلاني يعني سكع كهرباء بيني كمان دشي عقل بوجي يا بابا تمام شوي ببيتك النشاط استدوا كتب العالم بتجمع أو يقول شينا وكاكا خواي كورا قانوني دانا لو قرني لأن السود لو كان يقول إنه اعتماد العقل فون بيت استوى حضارة التطور أو مش بتجمع أو يقول ده بابا كمان فتشي وبنين اللي بتري فتشي جوان للدروي أو مجتمع كمان لو دانشين كمان بس أنا ليه تقول أنا تبغى خطر بيلك أو أنا تذكري كتبي أو موضوعنا الآن كمان بينما دوباري تكون دكتورة تشتري كدكتورة عقل دكتورة مش في دكتورة طب أما ليه دانشينا فهموا عن يكتبات مسبين دكتورة مش دكتورة قلبي دكتورة تزور ولبي لو صار برضو عليك أو أسمع عقلي بالزبط اشتكي أما أمون ده شرمازي بعقل الإنسان نبي عقل الإنسان زور مؤثرة يعني ناتورالي حتى يسمع دلماني أنفلورزين أو حتى يسمع سيبرس يعني بوتي لهد لأينشتاين في لستيفن هوكينج في لسيمين راسباروس لكاتب بوتي لدوغر قديمة رنجل إنفينيتي برغم إنفينيتي نبي مليون بيها أما لسي رادوس لما هم زور جوانا وبكي علم أجا بحر بي إنما يقطر شيء يتسن أدي لو قطرين ما تسن يتسن بعد عقل خوي برنامج كيوا شون عقلي بقولنا مانجا عقلي شير عقلي برن برنامج بحزمني ها علاقة بحزمني روح اجتدا نور اجتدا أو كسبك أي إنسان وبرنامج يعني دومين عقلي برد لبسيط توصل زيادة الولد هذا من كما زور كما يعني ما بوي مفروض نبي واضحين همش تشي جزان كما نبي إسباب يعني تبخي أما لو دمي كهينا أو هشت دقيق ليش استعملنا الروش الدنيا لتون ما بين فوري استعملنا مستحيل يعني بيدك لا دقة لا فيزياء نبي لا دقة مستحيل هزار مستحيل بالنسبة لعقلي ما أكا عقل شي زور كورا باي نعم يعني يساوي فيزياء كوانتم تيجو دوا موضوع الصور براواني دقيق كدري والله باور بقانون ما باور باحتمالات ما أو مشكلة عقل إنسانا أجر عقل إنسان زور بقولني احتمال كم بدو شيء ده فيزياء زور يعني نظرية احتمالات شيء رياضيات يعني لا صحيح حتى تشار ذات المعلومات الزيادة احتمالات كم بدو كاكا هو ما احتمالات لأن أصل احتمالات هالوجودية سبب هيدا الصدفة قانونية لأن نكون أنه هالمكان صدفة نا أسبابي هي نقل نا أسبابي هي وقانون الشيء بس ما قانون في نظر أو المشكلة فاتح عقل بقوي كما شيء أزمة هي ولا دار بستاتي ما درس صار رابط توشي قيامي عقلي لما يزوري شكستينا شكست لدواء شكست غري يقرأ استني يقرأ دولتي بارتا كرا
لسرائي وزور شيء مقليلة برضه مشاهد ترك وعرب كفارس نديت يعني لأن أول مرة باشتر الناس مثلا الأصل ودوايا غلط بالبلاستيك يعني أهم وصول ما إلى كلية إيش نزور شيء مقليلة كلام حتى هنا الفارق كيميائي كبير من داري بس ديتي لما تقولنا إيش نمشي بيه إيش نبغى يستاش دي لو كنا ندري أول مرة إينا زي كان عيب لكوما حركة جمهورية بتاعتنا أهم حزب كردي أهم زي الشمال هي ودينا ناو خارج كمان بناو لو تصلاتنا قبلنا ليه أويها وعمل لك شكست لا كرموسوم كان شيء ببي توشي أزمي عقلي وعمل ليه عرب ما زور ذا كوري يعني إذا صرت أزمة عقلي بشي أجر بس سياسة بين أجر علمانية عقلي أزمة هذه إسلاميش أزمة هذه يقول لك أزمة عام إسلامي كان أزمة أمهمين عليه أولا زور معتبر بعقلي عربي لأنه بسمنا الدين الإسلامي لرأي عقلي عربي لكن الدين خوي هي وسيطة جدا منها نشير نوية بيشتو نقوم الشيطان على ولا رأي أو قوم لرأي أو نوية لرأي لا شيء أوي وردين راس توقيا درك تبيانا بكل شيء توراة جوايا إنجيل جوايا جليوي يزيد جوايا أرستا جوايا هيك بيمشي بوي كريتن ها أو نبي هاتي أو رسولي هاتي رسولة مبلغة أصلا أو نافع نشتكي زيادة بريمن هاتي ما أو نهاية كاللاي خواهي أيضا لأن اللاي هيك تكنينا أو ما مستشير جمالي فتوى تار هزار أون فتوى دايك لكاتب لنسكي ديني هي دريت بيغندا بيت دريت فتوى بيعمل فتوى بينا عمل بي فتوى ديني ليك رحمة باش يعني إيه ما مصنعي ما أويدا ما مصنع كنتو تشجير كاريجري عقلي على إيه ما يكتب ساكسات كاما أويدا ما مصنعي ما خلطي ما وين يمكن راسته قد تفعل لقدينا بيقولك أنجيل توراة أرسطاء بيئوي لغي عقل مشكلة عقل كيفاش خوي لأزمة هاي طبعا خوي دري عقلي عربي عقل شيء بستان يعني سكرنا خوشة بلان فوادري الدواية ابن خلدون ودري استدك دوازك زيادة هي لس أزمة عقلي عربي يقول كل ملاك كل من دين كل بخش دري لغي يعني حسب كيف بتسجل انتدالي علمانيا كانش بهمان شيوا سجيب للا سيو بولتاري علمان بشي زوري إستدين نوزده أزموني وادو واركاتو كدوسة لو بيشتر بفاشلي دلائيكو أزمي حقي أول ومشان ذاكر بإيجابي لا سايخدشنا كيوش كاكا بإيجابي لا سايخدش كيو باش بس سلبي بولنا وجودي كاني كرسان وجودي كيوتجارنينا وجودي ساتر كسلبية ماركسي كاني كرسان ماركسي حركي وطني نبو ماركسي ستاليني بو أوربوتي بو فيتنامي بو كوروني بو يعني أول مشكلة كان أو قلت يعني حلوما لا أزمة لنا أو دريمي كل كمان موضوع كان إتهامنا إن شاء الله لكن كبيرنا إذا هتو بس كثيرنا أجر بحثي أزمة عقلي كل إلى سرحسي أزمة موضوع شدود ريشة زور إلى تي بوبا بتنيني بإستاني جري بالوادار تشتكوش بيدا باركو زي الخير حزب نيوزور باسمان كسلبية وما إيجابيات تشريفية هل حزب تشنوية وبلادني لعلمانية تودة هل حزب إسلامي نويش وبلادني لإسلامي ودودة هل كبروا في تشتكين كوسط بين همانا يعني زور مشكلة كل دابش كبر علماني ديني دابشي زور كندوسي دابشي أشخاصي أوين لبيني ظالم ومظلوم استمكار استملكا بس أساسي عدالة اجتماعية يعني أما ماركسية متفقة أوي دينيش متفقة حنا خلطين متفقة في الساعة عدالة اجتماعية إذا خليك برأوي بإذنك أما ظلم هذا الإنسان المشكلة هي فلان ملحدة ما دام ظالمية ملحدة ملحدة مسيحية إبراهيمية يهودية هالبرابة أو عقلة عربية ولا تمكن يهودي خطرة شيعة خطرة فلان خطر الشيء والله خطرنا
والله أهلي نازن ت فرو داجين كان متخطر دايري داجين كان كي كاتب رايتو بروح شي تكسر كاكا يزيد إنسان زردشتي إنسان كافي إنسان يهودي مسيحي براي أو ديني براي أو كمشكلة يعني هر جوري أو كظالمة ظالم كبرية بعيد زوري لكن الظالم كبرية كلامي كبرو تاشتين كي بهذا كشتوي تيزو تو ديوا شكول سالفا كان كل تحسو بس هي لم بس عليك بس أو حمام دمارنا بمشي ويا هيك كان لو جوارا دو همايا لدورش تحسين همايا لدوزار جوارا شوارا كان لدوزار نهاية جنجر لدوزار نهاية ششم لدوزار نهاية دو همايا لدوزار سيانزايا على سيد كي لدوزار نهاية سيجار أمنيا سايا همال بدوك عوضيجي نالوجيكي براسي يا سايك ناكر لصالك السيجار همال بدوك عيوة بيودي ببردوخي كي سياسي وبكاريش رزويني هزيكي وبوزيسيون بالهرين بساندا والبرلمان دوشي وعزي شكل بشوية كياساكا دابتا شركة لبرجواندي خوي بشكتها طبعا توقتك بس لسيستم الرجال كي تجيشتي زور الله يعني وشيء هو بكاري يعني شيء زور صحفي بشوية كالميديتيان تدانية من حسب يتوقعي بو سيستم الرجال كم بو إدوائية ولا ما بدك زيادة تبقى طبعا هذا السيستم يجي الرجال لتفار رقص فيه يشكل رقص كاني هم شيء قوريني دنگا بو كرسي واتا أو دنگا درستاني كلا الرجال كأبي شون تحويل أكريت شون ترجمة أكريت بو كرسي أما يشكل رقص كاني سيستمي الرجال كيما زوجة سيستمي الرجال وكو بناوێکی وەکو هەڵبژاردن باسیەکەین بە شێوەیەک باسیەکەین کە دوور لە عیلمێتەوە ڕەگەزێکی تر ژماری بازنەکانی هەڵبژاردنە واتە تۆ وەختێک سیستمێکی هەڵبژاردنە گۆڕی بۆ سیستمێکی هەڵبژاردنی تر ئەو ساکە ژمارەی بازنەکانی هەڵبژاردنەکەر یەک بازنە بێ ئەگەر دوو بێ ئەگەر سێ بێ دەستکاری ئەکرێت ئەگۆڕدرێ بۆیە ئەمیشێکی ترە لە ڕەگەزەکانی سیستمی هەڵبژاردن سێمیان قەبارەی بازنەکانی هەڵبژاردنە قەبارەی بازنەکانی هەڵبژاردن بەمانای ژمارەی دانیشتوان نایە بەڵکو بەمانای ژمارەی ئەو کورسیانە دێت لە بازنەیەکی هەڵبژاردنە تەرخان کراوە واتە لە هەر بازنەیەکە چەند نوێنایەیە ئەوەیە پێوترێت قەبارەی بازنەکانی هەڵبژاردن و چوارەمیان جۆری لیستەکانە هەمومان بیستمانەکەڵە لیستی داخراوە لیستی نیمچەکراوە لیستی کراوەی ئازاد ئەم لیستانەش بۆ خۆی لەگەڵ گۆڕینی هەر سیستمێکی هەڵبژاردنە فەرقەکە ئەمە ئەو چوار ڕەگەزە سەرەکیەیە کە بۆ هەر سیستمێکی هەڵبژاردن ئەبێت لەبەرچاو بگیرێ و من ئەمەوێت لەمەوە چی بڵێم من ئەمەوێت لەوە بڵێم کە هەرێمی کوردستان ئەو یاسایی کە هەیەی یاسایی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەم یاسایە بەو ڕەگەزانە ئەتوانێت بڵێ سیستمی هەڵبژاردنەکە بناسیتەوە واتە ناوێت نییە بڵێ سیستمی هەڵبژاردن لە یاساکەیە سیستمی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بێتێت لە لیستی نەلایەتی ڕێژەی هەموو یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان سیر بکە کە 61 مادەیە وەوە گوتم 7 جار هەموار کراوەتەوە ناوێکی تا نابینی بە ناوی لیستی نەلایەتی ڕێژەیەوە بەڵکو پێویستە تۆ چوار ڕەگەز بێنیت کە لە مادەی جیاجیایە هەمووی کۆ بکەیت توانێت سەیری بکەیت ئەنجا کە بۆ دەرەکەیە کە سیستمی هەڵبژاردنەکە لە هەرێمی کوردستاندا چییە بۆیە ئەوەی کە وەکو ناوی نەهاتووە سیستمەکەیە بۆ نمونە هەر لەگەر تۆکاری بکەم بۆ ئەو چوار ڕەگەزە لە ناو یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستاندا لە مادەی 36 باز لە هاوکێشەی گۆڕینی دانگا بۆ کورسی و لە مادەی یەکە باز لە قەبارەی بازنەی هەڵبژاردنەکە لە مادەی نوێە باز لە ژمارەی بازنەی هەڵبژاردنەکە لە مادە 36 مادە 1 مادە 9 مادە 2 باز لە جۆری لیستەکەکە یعنی پەرشوڵاویەکی زۆر هەیە کە هیچ پێویست ناکە کە سیستمی هەڵبژاردنەکە بەو جۆرە بێت لە دواییدا یەکەم بە ڕاستباردە و بە پێشنیارێک بۆی کە هەمواری هەشتەمی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هەبێت بە شێوەیەک بێت کە ئەوە ڕێکپێکێکی تێبکات بە هەموو ئەمانە کە سەیریەکەی لەو مادە جۆرانجۆرانە ئەنجا کە بۆ دەرەکەوێت کە سیستمی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا سیستمی لیستی نەلایەتی ڕێژەیە کە ئەویش بۆ خۆی خەواس و خەسڵەت و تایبەتمەندی خۆی هەیە طبعا ئەم یاسایە ئەگەر گەشتێک بکەین بە ناویە لە 92ەوە ئەو چوار ڕەگەزە ئەبینیت چەند ڕەگەزێکی وەک خۆی ماوەتەوانەیە و چەند ڕەگەزێکیشی گۆڕانی بەسەرا هاتووە
بۆ نمونە دوتوان جۆری لیستەکە ئەگەر سێری بکەین لە هەڵبژاردننی لەو دووە داخراوە لە 2005 داخراوە لە 2013 بۆ بە لیستی نیمچەکراوە تەقریبا لەژێر کاریگەری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەری عێراقا لە پەرلەمانی عێراقا لە 2010 ئەوان کردیان بە لیستی نیمچەکراوە ئێمە لە 2013 کردمان بە لیستی نیمچەکراوە و لە 2018 کە هار بوو دیسانەوە هەر بە لیستی نیمچەکراوە ژمارەی بازنەکانی هەڵبژاردن کە ڕەگەزێکی ترە هەتا ئێستاکە لە 92 هەتا ئێستا 2018 هەر یەک بازنەیە طبعا حەزەکەم ئەمڕۆیان ئەوەتان پێ بڵێم تەنها لە دنیا بەس ئیسرائیل یەک بازنەیە هیچ وڵاتێک لە دنیا نادۆزیتەوانێت کە کۆی سەرتاسەری وڵاتەکە یەک بازنە بێت جگە لە ئیسرائیل بۆیە هەرێمی کوردستان یەکێکی ترە لە وڵاتانەی کە هەتا ئێستاکە لە 92 کە یاساکە دانراوە هەتا ئێستا دەستکاری نەکراوە بە یەک بازنەی ماوەتەوانێت بۆیە ئەمە بەڕاستی جێگەی تەوامان و قسەکردنە بۆیە منیش ئەو توێژینەوەم خستە سەر ئەو بابەتە و ئەمەوێ تیشک و فۆکەسێکی زیاتری بخەمە سەر خەباری بازنەی هەڵبژاردن لە 92 کە یاساکە دەرەچێت 105 لە دوایی ئەبێ بە 111 هەتا ئێستاکەش 111 میکانیزمی گۆڕینی دەنگ بۆ کورسی بۆ خۆی ئەم لیستی نوێنەرایەتی ڕێژەیە 5 جۆر هاوکێشە سێغە حسابی هەیە بۆ گۆڕینی دەنگ بۆ کورسی ئەمە یەکێکە لە سیغەکان ئەم سیغەیە کە پێوترێ دابەشکاری هەڵبژاردن و گەورەترین ماوە باقی لەخوا ئەم شێوەیە لە خزمەتی حیزبە بچووکەکانە ئەو حیزبانی کە لە دەوری یەک کورسیە سۆرێنەوانێت بۆیە ئەگەر سەیر بکەین لە پەرلەمانی کوردستانە تەنەوەعێک هەیە حیزبی تاکورسیە بینی ئەمەی کە یارمەتیەدا کە حیزبی تاکورسی دەربچێت ئەلێرەیە لە مەساحەیە ئەگەر سەیر بکەین لە عێراقا ساندیگۆ پیاداکرێ ویژێکێکە لە شێوازەکانی گۆڕینی دەنگ بۆ کورسی لە ساندیگۆ بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کە لە مانگی 4 ئەکرێت 1.9 یعنی بە مانای کوشتنی تەنەوع بە معنای ئەو حیزبانی کە لە دەوری کورسیەکە گەڕێن هیچ چاریان نییە بەخێر ئەوەی کە ئەوێت حەل بکەن لەگەڵ هێزە گەورەکانە بچنە ناو هێزە گەورەکانەوە و هاوپەیمانێتی گەورە و زەبەلاح دروست بکەن بۆیە ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە ئەمە ڕێگادا بەوەی کە ئەو حیزبانەی لە دەوری یەک کورسی حیزبی شووعی حسک کرێکاران و ڕەفزەران و هێڵی سێم و ئەم شتانە ئەوانەی کە یەک کورسی هێنن بۆی ئەم هاوکێشەیەوە ئەم کورسیایە ئەگەر سەیری بکەین ئەوانەی کە گۆڕانی بەسەرا هاتووە دوو دانەیە جۆری لیستەکەیە کە لیستی داخراوە بۆ بە لیستی نیمچەکراوە لەگەڵ خەباری بازنەی هەڵبژاردنەکەیە کە لە 105 بۆ بە 111 ئەوەی کە تا ئێستا ماوەتەوە ئەمەیانە کە هەرێمی کوردستان هەتا بۆ ئێستاکە یەک بازنەیەوە من یەکێکم لەوانەی کە ئیشەکەم لەسەرەوەی کە هەرێمی کوردستان لە یەک بازنەیەوە بێ بە فرە بازنەی و باسیشم کرد میکانیزمی گۆڕینی دەنگەکە میکانیزمێکە لە خزمەت حیزبە تاکورسیەکانە بۆیە لەوەی لە سلێمانی ئەو بابەتی کە پێشکەشم کرد ئەو برادرانەی کە لە حیزبی تاکورسی بوون هاتە بوون دڵنیاییمانێک کە ئەمەی کە من ئەیکەم بۆ ئەوە نییە ئەو کورسیەش نەهێنەوانێ بەڵکو مەسەلەی یەک بازنەی بۆ فرە بازنەیی تەداعیاتی تری هەیە دەرایشتێک تری هەیە کە ئێستاکە وردەوت باسیەکەم ئێمە بۆچی هەرێمی کوردستان ئەمانەوێت لە یەک بازنەیە و گۆڕین بۆ فرە بازنەیی لەبەرەوەی یەک بازنەیی نەعەدالەتی نوێنەرایەتی جوگرافی دروستەکە ئەوەی کاکبار باسی کرد نەعەدالەتی جوگرافیە ئەوەی من کە باسەکەم نەعەدالەتی جوگرافیە دەڕووی نوێنەرایەتیوانێت ئێستاکە زیاتر ئەگەر لەگەڵ مابن بێم بە ئەحکام و شارەتان پیشان بکەن ئەگەر بینە سەر پارێزگای هەولێر پارێزگای هەولێر دەقەزایە لەگەڵ 36 ناحیە بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەمەی ئێستاکە هەیە 48 پەرلەمانتار کەوتوتە ناو سنووری پارێزگای هەولێرەوانێ باشە ئەگەر سەیری ئەو 48 پێم زین چۆن دابەش بووە بە جوێرەی قەزا و بە جوێرەی قەزاکان جارێکە دواتریش بە جوێرەی ناحیەکان ئەگەر سەیری بکەین دابەشبوونی پەرلەمانتارانی خولی پێنجەم بە سەر کارجەرەکانی پارێزگای هەولێرە سێرکە قەزای ناوەندی هەولێر لە 48 پەرلەمانتار 35 پەرلەمانتاری لەناو قەزای ناوەندی هەولێرە ئەوانگە شوێنێکی وەکو دەشتی هەولێر کە ژمارەی دانیشتوانی زۆرە هیچ نوێنەرێکی نییە مەخموڵ نیەتی شەقاوە نیەتی سۆران جواری هەیە چۆمانیەک کۆیە دوو خەبات نیەتی مێرگەسوور نیەتی ڕەواندۆز نیەتی بە مانای چی؟ بە مانای ئەوەی کە تۆ لە دە قەزایەکە هەتا ئەبینیت کۆمەڵە قەزا ژمارەیەکی زۆرە نوێنەری تیا بۆ تۆ بەڵام ژمارەیەک لە قەزاکانی تر هیچ
نوێنەریشیان نییە. خۆگەر بینە سەر ناحیەکان کە 36 ناحیە لە سنووری پارێزگای هەولێرا هەیە، تەنها بە حەکە 2 ئەندام پەرلەمانی هەیە لەگەڵ پیرما 4 ئەندامی هەیە. واتە لە کۆی 36 ناحیە تەنها 6 پەرلەمانتار لە 2 ناحیەیە نوێنەریە. بەمانایکی بەمانایەوەی 34 ناحیەوان هەیە لە سنووری پارێزگای هەولێرا کە هیچ نوێنەرێکی لەناو پەرلەمانی کوردستانە نییە. ئەگەر بێتە سەر دەرەنجامی ئەمەی هەولێر کە هەمانە هەریشەوەی پێمان ئەڵێ لە کۆی 48 پەرلەمانتاری نیشتەجێی سنووری پارێزگای هەولێر 35 پەرلەمانتاریان لەناو قەزای ناوەندی هەولێرە کە ڕێژەکەی کاتە لە 173. لە 173 نوێنەرەکانی پارێزگای سنووری پارێزگای هەولێر لەناو قەزای ناوەندی هەولێرە. و ئەو قەزایانەی کە 10 قەزای هەیە کە هیچ نوێنەریشیان نییە 6 قەزایە. دەشتی هەولێر مەخموو شەقلاوە خەبات مەرگەسوور ڕەواندوز کە ڕێژەکەی کاتە لە 160. لە 160 ئەو قەزانەی کە کەوتونەتە سنووری پارێزگای هەولێرەوە هیچ نوێنەریشیان نییە. ئەگەر شوێنەکە بجێزینەوە بۆ پارێزگای سلێمانی بزانین وێنەکان لە پارێزگای سلێمانی چۆنە. طيب پارێزگای سلێمانی لە دوای هەڵەبجەی نەجابەوە 15 قەزا وێستاکە بۆ بە 14 قەزا و 41 ناحیەی هەیە. لە خولی پێنجەمە 35 پەرلەمانتاری هەیە. بزانین 35 پەرلەمانتارە بە پێی قەزا و ناحیە چۆن دابەش بووە لە سنووری پارێزگای هەولێر سلێمانیە. سێری کە قەزای سلێمانی لە 35 25 کەوتۆتە قەزای ناوەندی سلێمانیوانە. ڕانیە 3 کەلار 3 پشتگەر و چەمچەماڵ دووکان سەیسایە ئەوانەیە هیچیان نیانە. شارەزور 2 هەیە پێنجوی نیەتی دەرەقیقان نیەتی کفری دانێکی قەرار نیەتی 4 شارڕەژەر نیەتی لەگەڵ ماوەتی شان نیەتی. ئەگەر بین سەری وێنەکە بکەین بۆ ناحیەکان سەرەکەین لە کۆی 41 ناحیەکە لە سنووری پارێزگای سلێمانیە هیچ نوێنەریشیان نییە. واتە 41 ناحیە کە خەڵکی ئەو ناحیانە چون دەریان داوە و بەشداریان کردووە، بەڵام بەپێی ئەم وێنەیە بێ ئەگەر سنووری ئەم ناحیانە بەشداریان لە هەڵبژاریشانە کردا هەرمان ئەنجامە بوو. ئەویشەوەی کە نوێنەریان دۆ دەرناچوو. کەواتە چوونیان بۆ هەڵبژاردن لە چوونیان بۆ هەڵبژاردن بۆ ئەم ناحیانە لە پارێزگای سلێمانی تەبعی لە پارێزگای هەولێریش و لە دووەکیشە تەبعی هەروایە. حەزەکەم یەک ملاحەزە دەم کە باسی هەڵەبجە ناکەم لەورەی هەڵەبجە یەک قەزایە قەزای ناوەندی هەڵەبجێ و لەگەڵ 4 ناحیە لەبەر یەک دانە نوێنەری هەیە. نوێنەرەکەش لەناو قەزای ناوەندی هەڵەبجەیە بۆیە باسی هەڵەبجە ناکەم بۆیە بزانن ئێوە کە وێنەکە وایە. ئەگەر سەیری بکەین لە 36 ناحیە هیچ نوێنەرێکی نییە. ئایا خەڵکی ئەو ناوچەیە دەنگەرانی ئەو ناوچەیە حەق خۆیان نییە نەچن بۆ دەنگدان کە تۆ بچی بۆ دەنگدان بەڵام لە دواییە هیچ نوێنەرێکت نەبێت بۆچی بچی لە دواییە وێنەکە و نەتیجەکە گەر بەو شێوەیە بێ بچی و نەچی نوێنەرت نەبێت. ئایا ئەمە فاکتەر و هۆکارێک نییە بۆی کە خەڵکی ئەو ناوچانە خەڵکی ناحیەکان و قەزاکان نەچن بۆ دەنگدان یاخود ئایا مافی خۆیان نییە وەختێک کە ئەچن بۆ دەنگدان نوێنەریان هەبێ وەکو قەزا وەکو ناحیە تەنانەت بچن لەوێ نوێنەری خۆیان هەبێ بۆی کە هاوکاریان بکات و ئیشکار و ئەو گەدایسانی کە هەیە وایداری بکات. ئەمە وێنەی سلێمانی و حەزەکەم بێ لەسەر دەرەنجامەکە لە کۆی 35 نوێنەری نیشتەجێی سنووری پارێزگای سلێمانی 25 پەرلەمانتار لەناو قەزای ناوەندی سلێمانیە کە ڕێژەکەی کاتە لە 170 یعنی هەڵاوساندنێکی گەورە هەیە لە کۆبوونەوەی نوێنەر لەناو قەزای ناوەندی شارەکانە. و ئەمە بۆ مۆزوعی لە مەرکەزێتی داراییش ڕاستە بۆ خزمەتگوزاریش ڕاستە ئەوەندەی باە بە قەزای ناوەندی پارێزگاکان ئەدرێ بەڕاستی قەزاکان و ناحیەکان فەرامۆش کراون و ئەم وێنەیە کە دێتە سەر خەریتەی هەڵبژاردن لەناو خەریتەی هەڵبژاردنیشا ئەو نەعەدالەتیە ئەبینیت کە قەزان و ناحیەکان وەسیلەیەکن بۆ بەکارهێنان تەنها بۆ جوانکردنە بۆ بەکارهێنانە بەڵام وەکو ماف هەرکیانە سەرە کە بێن بەشداری لە هەڵبژاردن ناکەن بەڵام وەکو ماف بۆی کە نوێنەریان هەبێت بیستانەوانێ وەک چۆن پرۆژەی خزمەتگوزاریان کەمە بە هەمان شێوە نوێنەریشان یا کەما یا هەر نییە. و لە کۆی 14 قەزای سەر بە پارێزگای سلێمانی کەسێکێن 8 قەزایان لەگەل نییە. لە 14 8 نەیبێت کە ڕێژەکەی کاتە چەند لە 157 پژە نیەتی سەیسایە دووکان پێنجوی دەربەندیخان قەرار شارڕاژێر ماوەر ئەمانە هیچیان نوێنەریان نییە. و ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە ئەگەر معالەجە نەکرێت لە هەڵبژاردنەکانی داهاتووە کاریگەری بێ بۆ سەر بەشداری نەکردن و نزمبوونەوەی ئاستی بەشداری هەڵاتیان لە هەڵبژاردننی داهاتووە. یعنی لەسەر دووهۆک وێنەکە لە دووهۆک بە جۆرێکی تا ڕادەیەک جیاوازە ئەویش
دو بحق قصابين بدل قلب بستودون أحياء تبع لها هالجاردني خلي فيها الجماعة خلي فيها الجماعة بستحب أنا ما تعرف تتنا وسلوري بارزجاي دو وعتها ليه كيلو هشت سليماني سيبيت دو بستحب أقدر بستحب السيد بكين بوشي ويبين غزاينا عندي دو بستحب الأسي عن زيلي رياقوبة دو زاقو حوت عمدي سير شيخانيتي سمانيتي عقليتي أفو عقلية الثانية وبدرجنيتي هذا السيدي ناحية كان بكيلا سلوري بارزجاي دو كاربينين تنها لشيرات سيئة من النهاية بمعنى شيء بمعنى ويكا بستوسنا كلا سنوري بارزجاي دوكا هي يقدرنا لا شيء لازم لنا برلماني كردستان بمعنى بستودونا كيش لا نوشي لا سنوري بارزجاي دوكا ببيننا لا ما كاتي شاغر وكو درجة السيد كي الميني لو بيستحون لديك لا سنوري بارزجاي دوكا سيانسا برلمانتارية لنا قضايا عم بدوك كرجكة كاتا لصار فلوهش ولكل حوقزة كسبق على زايدوكا فقزة بيننا شيخا سيمون بدرش كرجعي كاتل الصلاة جلسة أنا سلك دوك بيك دوك ترى ده وصلي بعشتر الله هذي شو لدوك إيش لرينا نراتيون بيسانو بسالة كمو بوشي هاي مريم كرشان لك باسني وبورين بوفر باسني بقي أودا تاني كم شان ده لبرويك نعدالتي نراتي جغرافي دروس لقا يبازني بهيش ناتواني عدالتي نراتي جغرافي دروس بكا لستغير سيستمي لسين نراتي الرجاء هل بولمونا فيش حسب يقنية كوقت كانديدا كان داني بتوانت كانديدي همو قصانا حقا داني تو هل لكيش أبجات نوا همو حسب كان غرد بشوين أوانيك نمنالك كانديدا شوين كادانت كشماني دانشتواني زور بي يكرمانيا دوم انجا كأشياء تسروي كناصر عبد وشيوش تانا بويا أم سيستمي هالفرادي كنيستي من رأيت الرجعي ولا لا يعني شغل ركزاني كركزي تاك باصنية أما بخوي لقل خويا أو نعدالتي من رأيت جغرافيا أهين بويا إما بيلو كينو كتشول أطوالي نحن عدالتي من رأيت جغرافيا شارع سربكي لقصامنا حكانا لكن شارع كان طبعا من دوبي ورقتوا بلا لكن شارع جمالي دانشتوان ورقتوا بيور لكن هاد خصائص لا نكمل من الذين يعني أما الله كم لنا ما أم دوبي ولا بوي ما برا شارع بقيت أبي لبر شارع ليش أنا ولا جمالي دانشتوان هاد خصائص قصور لبر شارع بقيت لكن أول شيء كأمانة هاد خصائص لا نكمل من الذين بوي ما بتواني أو نعدالتي من رأيت جغرافيا كهيا نيجا منو كلمة طبعا بو أميما دورة كشارة معناها من كبير من يكتب دوا بويك أولا كشارة شيء طبعا دورة كشارة لو دروس بودا سرتها براسي من وين ما يكتب دوا كأتواني ديما لناو ليستي من رأيت الرجوات لناو سيستميك استاكها إما بتواني ولا كشارة بدوسينها خب يعني كبحثك هذا سنفيتر براسي وهذا سنفيتر كشارع سهل لأنه ليستي من رأيت الرجال أبويا هاتف إيش اللي سنتر ولا جيت دوا درجونا من ليستي من رأيت الرجال أو كابتن دوا برو ديزاين كنيس مش هرجعتني إنه أو درجونا كليستي من رأيت الرجال دوا يا بيترجي أجر درجي أو دوخي كهاي أو عدالة جغرافيا من رأيت كهاي هذا الشيء ويعمل ده سبحان الله كم كأجر لقل ما بين أندور كشاري باس كم يهجاب وأويكا لاشتكى زيادة التبديل. طبعا أجر إيماننا وليستي نولاتي الرجال مني نوا سبجع طبعا لبرتنا يا أبي باريس كان تكين بنما بو باسني همجادن يأخذ أبي ما قصاب كين بنما بو باسني همجادن يأخذ ناحية يعني نفس اجتماع زيادة البرتمان ما قد مانه قضاء يأكيد بنما بو بعض الأمراض يا فارزقا بين يأخذ ناحياتي إذا كيف بيك كادم ويبزاين بوشينات واني لما نايما شعر سلمان دست كريم أجل ما فارزقا بنما وربكني بو بعض الأمراض دي سنة عدالتي من الرادي جغرافي برهمينينا طبعا إذا مشكي زوري اللي هو وزوري لو نشيك بعض الأفراد بعض ذيك يكسر على البوار سليماني هو يردوه
ئێستاکە هەڵبجەشی کەوتە دەسەر یعنی فرەبازنەی تەنها لەو سنوورە ئەبینێ کە بکرێ بە 4 بازنەوە بەڵام ئەگەر ئێمە ئەو سنوورە یعنی بازنە بکەین بازنەی هەڵبژاردن دابنێن وەک بنەمایەک بۆ پارێزگا دیسانە عینەن چۆن ئێستاکە تووشی و کێشەیە بووین کە چەندین قەسام ناحیە هەیە بەبێنێنن بە هەمان شێوە ئەوساکە پارێزگاکان ئەبنەوە بە جێگەی هەرێمە گردراوانێ وە کۆمەڵێک قەزا و کۆمەڵێک ناحیە دیسانوانێ تووشی ئەو بێنەرایەتیا بنەوە ئەگەر ئێمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە نمونەوە لەگرین بۆ ئەوی وێنەکە بە داتا لەلای ئێوە هەبێت سێدەکەن سێری ئەوێنێک ئەمە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە کە لە 32 ئێستاین کە ئێستا هەیە 32 هەندامی هەیە ئەگەر سێرم 32 هەندامێکی عینە شت قەزای ناوەندی سلێمانی لە 32 16 لەناو قەزای ناوەندی سلێمانی هەیە ڕانیە 4 هەیە یەکێکی حاجی ئاوسیان لە ڕانیە کەلار 2 هەیە پشدەر 1 هەیە چەمچەماڵ 2 هەیە دووکان 2 هەیە سەیسایەق 1 هەیە شارەزور 2 هەیە پێنجم دەرمەنیخان کفری قەرا شارباژێر ماوەت کەچەلە لەگەڵ 6 قەزایە هیچەدانێت ئەمە ئێستاکە هاتووین ئێمە بازنەی هەڵبژاردنمان چوو کردوەوە بۆ ئاستی پارێزگا لەناو پارێزگاشە ئەبینین دیسانوانێ 6 قەزا دیسانوانێ هیچ نەنەریکاتێ لەناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیە ئەمە بۆ هەولێریش ڕاستە ئەمە بۆ دۆیکیش ڕاستە لەناو ئەو ناحیانەی کە هەیە 43 ناحیە ئەندامیە يعني 43 ناحية لناو أجمالي فارزقاي طبعا أم داتاهي ويعرضش لك رابو صاكر عرضش سي هي شلو كان جاكا شلو كان جاكا شلو سي ببلا تنها كواتا دو أمام هي بيرمجرون لكوي شلو بينش ناحية طبعا هو باسي كم عرضش لك رابو شلو كان كوي شلو يجيستا بس هو صاكر شلو بينش بوا تنها دو أندامي أجمالي هي لكوي شلو بينش ناحية لکەواتە لە سنووری پارێزگاش ئەگەرێمە پارێزگا بکەین بە بنەمای هەڵبژە و بازنەی هەڵبژاردن تووشی هەمان ئەو نەعەدالەتی نەنەرایەتی جوگرافیە ئەبینەوانێ بۆیە من چارەسەر بەڕاستی لەمەیان نەبینیەوە بۆ ئەو بە چارەسەر نابینەوە کە پارێزگا بکەین بە بنەما بۆ بازنەی هەڵبژاردن بۆیە دەستم کرد بە پشکنین بە گەڕان بۆ ئەوانەی تر هاتم ئیشم لەسەر ناحیەکە ئەگەر ناحیە بە وەکو بنەمایی بازنەی هەڵبژاردن وەرگرین طبعا وازانن ژمارەی کورسەکانی پەرلەمان 111 کورسیە 104 ناحیەمان هەیە لە هەرێمی کوردستاندا 111 کورسی بینی دابەشێکی بەسەر 104 ناحیە دانی بەرەکەوێت کە بیستانەوە نەعەدالەتی بنەمێکی تر دروست دەبێتەوە لەبەرەوەی ئێمە قەزامان هەیە زۆر گەورەیە قەزاشمان هەیە بازار حەڵدانەیەک یە کورسی بەرەکەوێت بۆیە ئەمەش ئێمە ناتوانین ناحیە بکەین بە بنەمای بازنەی هەڵبژاردن بۆیە ئەو سەرراجێشم دانا لەبەرەوەی کە پێتان بڵێم گۆڕینی ژمارەی کورسی پەرلەمان یعنی ئەو 111 زەحمەتە لە ئێستاە بۆیە مۆزوعەکە با هەڵیگرین لە سەرراجەیە داینین بۆ کاتێکی ترکەی ئەگەر 111 بیرۆکراوە بیگۆڕێ ئەو ساکە ئەتوانێت قسە لەسەر ناحیە بکەین ئەگەر ئەو 111 ئیمکانی تیا بوو بینایی پەرلەمان توانای ئەوە بوو لە 111 گەشەخان لەگەڵ لەوێ بێ زیاتر لەو 111 زیایی بکەین تەبیعەوەش لە ڕووی کولفە و لە ڕووی کێچوو و لە قورآنەوە دیسانە سلبیاتی هەیە بەڵام ئێمە ئێستاکە تەقریبەن جێگیر لە 111ەیە وەگوتم لە بەس لە 92 هەڵبژاردنی 92 105 بووە لە دوایەوە بۆ 111 تا 111 بۆ لە 104 ناحیەشت هەیە لەبەرەوە 104 ناحیە بەڕاستی ناتوانین تۆ بین ئیشی لەسەر بکەیوە هەر ئەگەر ناحیەکیش یەک دانە نوێنەری بۆ دەربچێت ئەو ساکە تۆ کورد دەهێنیت و ناتوانیت ئەو شێوەیەکی لۆجیکی وەربگرێت بۆیە باشترین حاڵەت کە من هاتمە سەری ئەوەیە کە ئەبێمە قەزاوە بنەمای بازنەی هەڵبژاردن وەربگرین طبعی لیستی نوێنەرایەتی ڕێژەیی بۆ ناسراوە کە لیستێکە فرەکورسیە واتە لیستێکە بازنەی هەڵبژاردنەکانی هیتا کورسی نییە یەک کورسی ناتوانێت قبول بکات لەبەرەوەی لیستە لەبەرەوە زیاد لە کورسیەکی ئەوێت بۆیە قەزای تا کورسیمان بۆ دروست دەبێت کە ئێمە ئەگەر قەزا بە ئەساس وەربگرین ئەگەر ئێمە قەزامان کرد بە بنەما ئەو ساکە ئێمە قەزامان بۆ دروست دەبێت فرە کورسیە واتە لە کورسیەک زیاتری بەرەکەوێت بە تایبەتی قەزای ناوەند و پشدەر و ڕانیە و زاخۆ و قەزای ناوەندی هەولێر و سۆران و ئەمانە زیاد لە کورسیان بەرەکە بەڵام کۆمەڵێک
قەزات هەیە کە ئەمانە یەک کورسیان بەرەکەوێت کە یەک کورسیشی بەرکەوت ئەو ساکە بەبەری لیستی نوێنەرایەتی ڕێژەیی ناکاتەوە بۆیە ئەمە بردمی بۆ ئەوەی کە من ئەبێ بیر لە سیستمێکی تر بکەمەوانەیە کە ئەویش دوایی دێمە سەری طبعی بۆ ئەڵێم یەک کورسی ئەگەر سێ یەک ژمارە نەبکەی ئەمە داتایی وەزارەتی پلاندانانە دەسێ ئامانە سەری بکە ئەگەر لە 2015 سەریکەی هەولێر و قەزای ناوەند 93,000 بەڵام شوێنێکی وەکو ڕەواندوز 24,000 تقریبا 25,000 دەگەی کۆمەڵێک قەزات دەزەکەوێت ئەمە تقریبا لەسەر ئەساسی ئەم داتانە هاتوو ئەوم بۆ دەرکەوتووە هەندێک قەزات بۆ دەرکەوێت دای تا کورسیەوە هەندێک قەزات بۆیە فرە کورسیە بۆیە ئەمە وەکو هەولێرە بەم شێوەیە طبعا صوّر كانوا ذلك صحبة ذلك صوّر ذلك 30,000 سيدنا شومان 30,000 طبعا سيدنا مثلا نوصل 30,000 قضينا عليه هالبويا توجي حالة هذه تاكل سيش دايو فريكو سيش دايو طبعا سليماني جاكر سيدي بكي خزانا عندي سليماني صوب 29,000 ونصوص شو بينجا راه قضايا يجيبوكم مثلا معوض 10,000 وصلنا وياك الان دیسان آنی هر گوشه 10,000 صفر جایشان. تقریبا 2015 وام چند بیت پیشوا آن چند زیادن آنی دیج دارمان شما زیاد کردوا. بویا امش مرانه بویا نه بویا لبچه تورم بکه. برمبنای آوا من هاتو قصاقانم که تقدرنا بویا که تبعیان چنده دو جور خبرات بودرکه. خبری چی فرکوسی و خبری چی تاکوسی. طبعاً راپورتی وزارتی پلاندانان دستی عملی هری کورسانی 2020 هەیە توقعات طبعاً بە هەندێک داتاوە کە وەرگیراوە ئەم 2020 ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستاندا کە 6,373,083 کەسە ئەگەر دابەشی 100 کورسی بکەیت طبعاً دابەشی 111 ناکەین لەبەرەوەی 11 کورسیان بۆ کەگاتەنەتەوەیەکانە ئەو حسابێکی جیاوازیان بەڵکو بۆ 100 کورسیە بینین بۆ 82,000 کەسێک یک کورسی برکه. وقتی تو بایی که هر قضایی بزنی چند کورسی برکه، هر قضایی چند شخص دویله، او زاکات او ده کورسی برکه. لسرم اساسا اگر بگرین اوش مرکانی پیشو، امینی کومن زمان هیا لپارزگاکانی اسلامی هولیر دوغو که تا کورسی. لوانش راندوس چومان مرگسور ماول قرا شارباجر شارزور درمانی خان کفری ينفذ يعني أم قصانا يكرسي على ذلك كواتا أو قصاني ترشي من أو قصاني تربن بقصاي فرق كرسي كواتا وقدم دو جور لا خبالي باصني هم جاردن دبي خبالي كان يكرسي وخبالي كدريان فرق كرسي لبرويك سيستمي ليستي من الرأيات الرجعي ليستي كاكا بوتا كرسي نابت أما وإذا بنت كلا تيوشينوكا بتشم سيستمي كتر بدوزموكا أو سيستما أتواني تختيي أو دو جورا لقبالي باصني هالوجات بكا بويا ليرو بيرم للديزاين كتني سيستمي شي هالوجات بيرم لهالي كورسان دا وأما بتم بما تأسا كذا لكورسان دا بسير سرنا كراوا وببردوامي هتا بيستوي هي تناباز لا ليست لنرايتي رشاي كراوا وتلانت وكشتي مقدسي لها كالبروي كلا يساي نودودوا أم ليست لنرايتي هالوجات نهايا لبروا وكو جورتي وزيك نابي دسكاري بكري وأما أبي هادلو الاستعبد توبو أما يكم جانا كالاريم كورسان دا ترحيك تازاك لي أبيش درجونا نجي درجونا للستين لرايتي رشاي درجوني للستين الرجاي واتا إما سيستميش باصني سيستميش أوزارت ما نبيت كا باصني تا كورسي وباصني فرق كورسيش رومانوكا لخوب بقري لبرتشي لبروي قصاكان شمالي دانشماني قزاقان ئێمە ئیجبارەکەن بەوەی کە بەو شێوەیە ئێمە ئەبێت بگەڕین بە دوای سیستمێکی هەڵبژاردنان کە بتوانێت بازنەی کارکورسی و بازنەی فرەکورسیش ئەو سیستمەش پێوترێکی پێوترێت سیستمی هەڵبژاردنی تێکەڵاو سیستمی هەڵبژاردنی تێکەڵاو یەکێکە لە خێزانەکانی سیستمی هەڵبژاردن بۆ خۆی دوو لقی هەیە یەکیشیان پێوترێت سیستمی هاوتەریب پارالل سیستم و ئەویتریشیان سیستمی ئەندامەتی هاوڕێژەیی تێکەڵاوە طبعا ئەم دوو سیستەمە هەردووشیان بۆ هەرێمی کوردستانە هەر یەکێک لەمانە ئەتوانێت تەختیەی بازنەی تاکورسی و بازنەی فرەکورسیش بکات بەڵام وەکو سوشی وەکو ئاسانی سیستمی هاوتەریبم هەڵبژاردووە
لەبەر کۆمەڵی حسابات کە پەیوەندی بە پرۆسەی هەڵبژاردن و مەسەلەی دەرهێنانی دەنگەکانە بۆ ئەوەی کە زۆر نەخایەنێ و بۆ ئەو فروفێڵی کە ئەکرێت لە کاتی هەڵبژاردنەکانە بۆ ئەوەی ڕاگەاندنی ئەنجامەکان خێراتر بێ بەدەستەوە بۆیە من سیستمی هاوکاری بم هەڵبژاردووە. باش ولا سیستمی هاوکاری بە تەبعی دوو سیستمە هەیە لەفێکی سیستمی زۆری نهێنی لەگەڵ لیستی نوێنایەتی ڕێژەی یعنی یەکێک لەو شتانەی کە من هێناوە ئەوەیە کە نەچووم لە سیستمێکەوە باز بەمە سەر سیستمێکی تر کە هیچ پەیوەندیەکی بە سیستمەکەی پێشوە نەبێت بەڵکو سیستمەکەی پێشوو هێناوە کردومە بە بەشێک لەو سیستمە تازەیەی کە لێرە سەرتا ئەوە نمایشەکەم کە داوام لە هەیەی و هاوڕێ بەڕێزانی لێرە کرد کە دیدار خۆیان لەبارەی میدیاوە بخەنەوە لەبەرەوەی ئەژێ هەمووکان نەتوانن بیبێت لێرە و بخەنەوە یەکێکیان پێما بێ ناسیخانە حسیبێتی ئەڵێ نیشاندانی کەسانی ئایدۆلۆگ و وەکسپۆرت میدیای سێبەر خزمەتی زۆر بەڵام ئامانجدار نییە هەدف نییە واتە دروستکردنی حەشامات میدیای تاکەکەسی شێواندنی کارکتەری مرۆڤ ڕێکلامکردن بۆ حزب و دەسەڵات میدیای ئەمنی میدیای لادەر میدیای شێواندنی ڕایگشتی شێواندنی ڕایگشتی میدیای پزیتیژ میدیای کومیشکرا و ڕەوایەتی دەر بەگەندەڵی برەودان بە خۆنەپەرستی خۆرەخکاری غەڵغا و پۆپۆلیستی ئەمانە پرسیارەکەی من ئەو بوو کە لەسەر میدیا چیتان هەیە بۆی لەسەر بەشێکی برادران ئەوانی کە بەشدار بوون بەم جۆرە گوزارشتیان لە میدیای ئێستا کرد کە زۆر بەداخەوە لەناو هەموو ئەم شتانی کە نووسراوە لەم بۆردەی ئێستا نمایشکراوە هیچ شتێکی ئیجابی نابینی لە کاتێکدا میدیا کۆڵەکەیەکی زۆر گرنگ بوو بنیادنانی پایەکانی دیموکراسیە بۆیە من زۆر داوای فێربوون لە لیناخان و کارکارانەکەم پێویستە کە ئەوان هەڵسەی ئێرە جێبگەڵن چۆن دوو هاوڕێی خۆمە دەمە ئێرە بۆ بەشداربوون لە قسەکانن و بۆی لێرە ئێمە ئەزمونێکی تر بخێنە ڕوو بۆ ئەوەی بڵێین ئەگەر قەرار بێت گۆڕانکاریش دەست بێ بەهێزی ئەم تاقی کەسانە کە میدیای جیاوازیان لەناو میدیا بۆ کۆمەڵی مەدەنیدا یەکێکیان کاک شێروان شێروانیە فەرموو کاک شێروان شێروان شێروانی لەبەرەوە نییە کە خۆی هەیە شێروان مێژووی ئیشکردنی شایەتی جیاوازی و پرەنسیپی بەرزی ئازادی خوازی و ڕەندانەوێتی لەناو کاری میدیا و لەناو کۆمەڵی مەدەنی دووەم فەرمان ڕەشاد فەرمان کەلوەرە ئێرە فەرمان ڕەشاد یەکێکی تر لەو گەنجە زۆر نازدارانی هەولێر کە ساڵانێک کە ئەویش بە دیدگایەکی زۆر دیموکراتی خوازانە تێئەپۆشێت لە ڕێگەی کۆمەڵی مەدەنی و میدیا لە چەند ئاسێک خەڵبەت ئەمانە ڕەنگدانەوەی هەبووە ڕاستە ئەمان لەسەر پرەنسیپە هەر ڕاستەکەی میدیا کاریان بردووە کۆمەڵی مەدەنی بەڵام ئێستا بوون بە ڕەمز لەو ڕەمزانەی کە ڕۆڵ و کاریگەریان هەیە لە هەولێر لە بادینان و بەتابەت لەو ناوچانە بۆیە منیش لە پاڵ ئەوان دانیشم ئێمە زانم کاتەکەمان زۆر کەمە بۆ سێکس بۆشم گرنگ بوو ئەم سێ ئەزمونە بەیەکەوە قسە بکەین ئەو بابەتی کە من هەمە لەگەڵی بەشداری پێ بکەین چیاتەوە لەو شوێنانی کە پێویستە بۆ بەشکردنی من پرسیار ئاراسەی هەرێکێکیان بکەم چونکە هەرێکێکیان دەوڵەمەندن بە ئەزمونێک بە کاریگەریە کە ڕەتی ئەم شتانەیان کردووە کە لێرە نووسراوە ئێمە ئەمڕۆ پێش بەم پرەنسیپانی کە لێرە نووسراوە ئەزانن دەبارەی دژایەتیکردنی ئەم پرەنسیپانەی کە ئێمە ساڵانێک لە بۆ تێئەپۆشی جۆرەها حکوومەت دش بە ئێمە دروستکراوە تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان کە بودجەکەی لەلایەن زۆرێک لە حیزبە سیاسیەکانەوە ئەبزرێت ئەمڕۆ ئەم مۆدیلە لە میدیان دەرهێناوە کە ئێوە ڕەحنەمان لەبارەی بکەن بۆیە من سەرەتا لەسەر ئەو قساکەم بە قورتی بە یارمەتی هەردوو هاوڕێکەم لەسەر ئەو بابەتی کە میدیا چۆن بۆتە ئامراز لە یادتانە چۆن لە شەڕی داعش کەمپین ئەکرا بۆ هاوکاریکردنی کە سوکاری پێشمەرگە کەمپینی دەرمان کەمپینی هاوکاریکردنی بەڵێ چەندین کەمپین بزانە چەندی شتێ بە خەیاڵدانی ئێوە لەگەڵی ژیانگەوانی هەرێکتان باشتان پێشکەشکردن یا لە ڕێگەی ژمارە مۆبایل و نامەوە یا لە ڕێگەی حیسابی بانقی
یا دەرکەوتنتان لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانی ئەو گروپانی کە هەن. پێش ئەوەی ئەمە باسکەم کەناڵی ڕاگەاندن ئێستا لە هەرێمی کوردستانی کێیە؟ زۆر بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا یەکێک دوو برادرانە دکتۆر بوو وتی ئێستا چۆن کۆمپانیا بەشی میدیا و بڵاوکرا و مارکتینگی ئێوێ بەشی حیزبیشی هەبێ بەشی دروستکرا و حیزبیشی هەبێ. یعنی بۆتە جۆرێک لە مۆدیل بەڕاستی ئەم میدیایە و ئەم جۆرە میدیایەش کاری بۆ بەرهەمهێنانی چ جۆرە فەزایە، چ جۆرە ڕاستیە، چ جۆرە سیستەمێکی سیاسی کردووە. تەبعەن بۆ ئەم بابەتە خاڵێکی گرنگ دێتە ناوێژ مەسەلەی بازرگانی و سپیکردنەوەی پارەیە. طبعا لەو کەمپینانی کە کراون من لەوەی کەمپینی مریشکەوە دەست پێ ئەەکەم کە ئێمە بە کەرکووتێڵی مابر بە مریشک. طبعا لەم کەمپینی مریشک دوو گەورە بازرگان لەولا لە پایتەخت 200,000 زیاتر هیمیان هێنابوو، مریشکیان هێنابوو، مریشکی بەستوو. ئێ باشە ئەم مریشکە خەڵک ڕەواجی بەرهەمی ناوخۆی زۆر بوو، چی بکەن بۆ ئەوەی ئەم مریشکە خەرج بێت؟ هەڵسان باشتری شت کە کردیان ڕێگەیەک کە هەم ڕەوایەتی تەندروستی پێ بدەن، هەم بازاڕەکەشیان خەرج بێت، هەڵسان بانگەشەیان بۆ مەترسیداری و پیسی ئەو مریشکە کرد کە لە قسابخانەکانیان لە سەربەرگەکان خەڵک بەکارهێنان. خۆی ڕاست بەشێکی پێوەرەکانی تەندروستی تیا ڕەچاو ناکرا، بەڵام ئەوە هەموو ڕاستێکە نەبوو کە ئەو 200 تەنە سەبب بوو خەڵک ڕووی لە تەسویەی مریشکی تورکی کرد و پارەکە و زەرەریان پێ نەگەیشت کۆمپانیاکان. ئەم بەرەتەخۆتای پێهات بزانن میدیا چۆن ڕۆڵ ئەبینێت لە سپیکردنەوە مەسەلەی بازرگانی و خەڵکیش پێی نازانێت. دیوێکی تر لە مەسەلەی کەمپینی پێشمەرگە ئێوازانن بەشێکی زۆر لە کۆمپانیاکانی هەرێمی کوردستان لە باج بەخشراون. ئەو ڕێژەی باجی کەلەی بەخشراون بەهۆی پێگە و بەشداری کەسیان لەگەڵ پارت و کارە سیاسیەکان ڕێژەیەکی زۆر زۆرە. حکومەت دێچێکە لە حاڵەتێکە ئەڵێ پێویستە بە پارەیە تۆ بزان بەژەوردەکان چۆن تێکەڵ ئەبێ و خەڵکی شەستی پێ ناکە، ئەبێتە ژێر سۆزی ئەم جۆرە لەگەمەی میدیایی لە هەرێمی کوردستان کە کەوتووە بەداخەوە کە میدیای تاکە کەسەکانن و میدیای هێزە ئەمنیەکانن لە ئێستا. دێن ئەو کەسایەتیانەی ئەساسەن خۆی پارەی خەڵکی خواردووە یاردوو. پارەی پێشمەرگەیە، پارەی فەرمانبەرە، پارەی فناڵی هەژارە، پارەی کرێکارە، پارەی هەموو خەڵکە. دێن ڕووی ئەم کەسە سپێکرێتەوە لەم کەمپینانە. وەک کەسایەتی نیشتیمان پەروەر، نیشتیمان دۆست ئەم کەسانە نمایشەکرێت. نامێنەوە کەسیان بێن، بەڵام ئەزانن ئێستا هەمووتان لەوانەیە سەیری یەکدیکە مشتیان دۆست ئێمە. باشە ڕووی ئەمانە لە ڕێگەی پارەکانیانەوە لە ڕێگەی ئەم کەناڵانە سپیکراوەتەوە. بۆیە ئەم جۆرە لە هەڵمەت ڕۆ ئەچێ بۆ کەمپینی دەرمان، بۆ بابەتەکانی تر کە من ئێستا لە بابەتی کەمپینی دەرمان و قومارخانەکان ئەم دەوراتەمە کەمشێوان بۆی ئەو نمونانە بخاتەکەن. زۆر سپاس. هەلبەتە قسەکردن لەسەر میدیا بە ڕۆژبینیان باسی پۆڵینگی میدیای پەترۆ میدیایە، یان ئەو میدیای کە ئێستا سێبەری دەسەڵاتە. بەداخەوە ئێستا پۆڵینگی میدیاش لە کوردستان وەرگراتەوە، میدیایانی لە کەزیدایە لە ناوچووندا بۆ بریکە میدیا لەدەست بنەماڵەکانە لە دەستوانەیە کە نەوتیان بەدەستەوەیە. ئەمەش دەربەیەکی زۆر لە میدیا ئەهلی دەوانە پێشتر خۆی ئەوەی کە سەروەر بوو میدیا ئەهلی میدیا ئۆپۆزیسیۆن بوو، بەداخەوەستە معادلەکەەوە لێ نهاتووە یان پێچاو نەبووتەوە. ئەمە ڕەنگە ڕاستێکی تاڵ ئێستا ڕۆدا و ساندی سێبەرەمەموو و ئەمانەی کە سەربەخۆیان ڕایگەشتی دروست دەکەن یان تەخەبەتی ڕایگەشتی دەکەن. ئەوەی مەبەستمە زیاتر ئەو میدیانە خەتەریان بۆ کۆمەڵگەی کوردی ئەوەیە کە بێجگە لەوەی کە ڕایەکی فەرعی دەکەنە ڕایگەشتی ناو جادە دەشارنەوە تەخەبەتیش دروست دەکەن کە ئەمە تێکسیدارترە لەوەی کە ڕایگەشتێکی بچووک پەر بکەنە ڕایگەشتی. یعنی بۆ نمونە دێن کێشەی هاوڵاتیانە گەشتێکی زۆر زۆر ئەساس بێت ناو کۆمەڵگادا، ئەمە پەردەپۆش بکەن بە بابەتێکی تر یان لە مەجۆرێکی تر هەواڵەکە خەبەرەکە ئەگوازنەوە. یعنی دەیان حاڵەت لەوە هەیە من لەبەرچاومەوە بۆ نمونە لەو ڕۆژانە خۆتی ڕۆدا و کەسەر بە نیشتیمان بازانێ بە پەترۆ میدیایە هەستا چاڵاکێکی بەڵاو کردەوە پۆلیسی دووڕۆ کە چەندین قومارخانەیان زنجیر درا لە حەڵەسە داخرا
بەڵام مۆدێلێکە لە دهۆک کە لە سجن بۆن یەکێک لە قمارەکەرەکان ئەوەی بۆ باسکردن و دوای تاقیقیشم کرد هەروایە 2 ڕۆژ ناچێتە 3 ڕۆژ قوفلەکە لێ ئەدەن دوای ئەوە ئەیکەنەوە چونکە لە ئەساسدا سەر بەخۆیانە یعنی مەسەڵەن کوڕی بەرپرسێکی پارتیە ناسمیان هەر گروپی کۆمپانیان سێر کە سەر بە مەسرۆ بازاریان لە قاڵ ئەمەیە ئەم قمارەیە کە پارێکی زۆریان دەست دەکەوێت و کەمترین میدیا و ڕایگەشتی لەسەر هەربوونیان باسییان کردووە دۆسێرکە چی لێ دەکەنە فەزڵێک لەسەر خەڵک کە ئێمە بە ئەرکێکی ئەخلاقی هەڵدەسینەوە قمارخانە دادەخەی بەڵام لە دیوێکی تر بە کۆنیاسخان و ئامرازێکن بۆ سپیکردنەوەی دراوە یان حاڵەتێکی تر بۆتان باسکەم جادەی 120 هەولێر لە کاتی ئەزمەیە دروست کرا بەڵام حاڵەتەکە ئەگەر بە ساویلکەی بە چاوی عمومیەتی خەڵک سێر پێ دەڵێن دەستیان خۆش پێ بەڵام دیوێکی ترە ئەم مەسەلە هێمە گرۆپی سەر بە باڵی نیژیمان بارزانیە یان دارین گرۆپ سەر بە ئیدارەی پارتیە مالیەتی پارتی یعنی لەم ئەزمەدا کە پارەی خۆیان قەرز دەدەن بە حکوومەت و هاوبەشیشن لە پشکەکان و لە قازانجەکان و لە خۆم ئیدارەسەڵتم خلاص کردووە شتێکە بەڕامان تەخیریە پێ دەڵێن قانونێکە یعنی هەموو پڕۆژەکانی حکوومەتیێری و تایبەت ئەم دوو گرۆپەت دوان کەوتن کەس نییە غەرامەشیان لێوەرگرێت کەس نییە تەئەمیناتیشیان لێوەرگرێ ئەو تەفاسیلی زۆرە جاوە سێرکەن لە ئەلەمە چۆن تەوزیفی ئەوە دەکەن و چۆن میدیا و ئامرازێک بۆ سپیکردنەوەی پارەکان بۆ پەیداکردنی پارە بەکاردێنن ئەمە دەکەنە منەتێک لەسەر خەڵک یان تەنانەت حاڵەتی وا هەبووە یعنی لە کاتی داعش ئەمە زۆر بە ئێمە دەفرۆشرا کە فڵان کەس یارمەتی جەبهەکانی داوە ئەوەندە بزمی داوە بە پێشمەرگە و ئەرزاق و تەنانەت ئاو برادێک بۆی باس کردم دۆکیۆمەنت بۆی نردم هەنەقیبێکی پێشمەرگە بۆ بەزمان و پاراست وتیا تەنانەت ئاویش دەفرۆشن تێگەی کە ئەو ئاوەی کە دێتە سەنگەر کۆمەڵی فەرماندە هەن دەفرۆشن یا تسەیرەوە کە لەو لاوە دێن لە ئێران پێ دەفرۆشنەوە لە بنەوە چ شتێک دەکەن کە نائەخلاقییە کە نائەخلاقییە و تەسیر لە گشتی دەکەن یان مەسەلەی 16 ئۆکتۆبەر هەموومان دەزانین چۆن بێلایمە لە خوێنەوەی من یەک زەهنیەت لە کوردستانەیە دوو زەهنیەت نییە یەکێتی پارتی چەند دوو تیاری سیاسی بن دوو بنەماڵەوە بەڵام زەهنیەت هەرێکە چونکە لە دسیلەکەن لە تەزویلەکەن لە تیۆرێکی ئازادیەکەن مادەمەوەی من تەعامل لەگەڵ یەک جەبهە دەکەم تۆ سێرکە تۆ لەوەگە ڕێکی کردی کێنێکردی بەڵام بەرپرسیارەتی شکستی 16 ئۆکتۆبەر ئەگەر ئێستا بۆتان ڕێزکەم لەوانە لە 20 خاڵدا بیکەمە بەرپرسیارەتی پارتی و خودی مەسەڵ بارزانەی بەڕاستی بەرپرسە بەس ئەوە میدیایەکی تیە یان میدیای بەرامبەرە ناتوانێ ئەم لغزەیە کەشەکە ئەم هەمبانەیە بتڕێنێ ئەگەرنا لە هەموو بەرپرێت و مادام فەرماندەی گشتی کوردستانی ئەگەر هەر شکست بێ لە خانقین بێ لە پێنج وێن بێ لە هەر ئیدارەیەکی لە قەندیلش بێت تەنانەت بەرپرسیاری خۆتە چونکە تۆ سەرۆکی هەرێمی دەیان نقطەی تر 19 نقطەی تریش هەیە بۆتان باسکەم بەڵام بەگشتی بەڕاستیەوەی لە کوردستان ئەو پترۆمیدیانە وردە بە هێزی شەکەون لەداخەوە وا خەریکە بنەم میدیای شەخسیش بەناو گۆڕانی لە حاڵەتێکی وا خەریکە دروست بەبێ میدیای تر بیکوژن و بکەنە شەخسی ئەمە زۆر مەترسیە ئەوە پێم وایە حەل ئەوەیە کە میدیا دروست ببێت لە خارجی ئەوانە هەرچەندە قدراتی مادی پێویستە بەڵام ئەتوانین فۆرمیتری میدیا پێش بکەین ئەتوانین هۆشیاری بەڵاو بکەینەوە کە مەترسی ئەم میدیانە میدیا زۆر گەورەیە لەسەر کۆمەڵگەت سپاسمان دەست بەکار شێوان طبعا لە کەمپینی دەرمان هەر بە قورتی ئەو باسکەمەوە لە کەمپینی دەرمان کۆمەڵێ ناتوانین بڵێین دەست لەبەرەوەی ئەمانە لە بەردەم دادگاش تۆمەتەکانیان لێکلا نەکراوە بەڵام بازرگانیەکەی گەورەکەی دەرمان بۆ پێش تەنزیم کرا حکومەت هەڵستا 159 کوالەتی کۆنتڕۆڵەکەی دا بە کەتی تایبەت ئەم حەملە گەورەی کرا ئەوانەی ئەم کەرتە بەڕێوابن چییە؟ هەمان ئەو کەسانە بوون کە پۆزاکەیان دروست کرد ئێوە سێری میانیەکەن خەڵک چۆن چاوەشاکرێ خەڵک چۆن یاری پێگرێت بە پارەی نەوت بە پارەی دزی لە هەموو کارەکە جا پێش ئەوەی کە بێنە سەر ئەوەی هەموو ئەم جۆرە لە زانیاری چۆن کاریگەری هەیە بەسەر بڕیاری تا و عەقڵیەتی گەلە کۆمەڵی و ئاراستەکردنی گەلە کۆمەڵی ئەمەوێت لەگەڵ کاکفەرمان ئەو باسکەم کە ئەو بڕگەی تر کە پێویستی بە بەرپرسیارەتیەوەیە هەڵبەت نەتەوەی کورتەکان ڕێکخراوی یونسکۆ ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ
جارنامەی گردووی مافەکانی مرۆڤ بۆ خۆی مادەی 19 هەر هەموویان زۆر بۆ وردی وەزیفە نوێیەکانی میدیان بە جۆرێک دیاری کردو کە هەر ئەو نییە زانیاری بگوازێتەوە. میدیا ڕۆڵی هەیە لە بنیادانی پارەکانی دیموکراسی، لە چاودێریکردنی حکوومەت، لە دروستکردنی ڕایگەشتی تەنان بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر، ڕۆڵبینینی لە بنیادنانی ئابووری پەرپێدانی توانە مرۆیەکان، دەیان هۆکاری تر تەنان تا ئەوەی ئەگاتە چەسپاندنی بنەماکانی مافەکانی مرۆڤ لە ڕێگەی یاساوە. ئەینجا ئەمەوێت کاک فەرماندەوە بپرسم کە ئەم جۆرە لە میدیا کە ئێستا لە هەرێمی کوردستانی هاوڵات ئەوەی کە باسیکەین لەسەر باس لە پترۆ میدیاکەین، ئەوانەی کە میدیای سەر بە پارتەکانی دەسەڵات سەرۆکوەزیرانە، ئەنجومەنی ئاسایشی هەرێم سەرۆکحکومەتی ئێستایە، سەرۆککۆمەر هەوڵەت ئەویش میدیای هەیە، بەرپرسی دەستگای زانیاری، هەموو ئەم کەسایەتیانەی ئێستا میدیایان هەیە، چۆن توانیویانە ئەو بەرپرسیارەتیانی کە من باسم کرد تا ڕادەیەک ڕۆڵیان بێ گەمەیان بەدەستەواژەکان کرد بێ بەلای بەرپرسیاری. زۆر سپاس سڵاتان هەبێت. دەستخۆش نیاسان. من بەوە دەست پێ دەکەم ئەو ڕۆژە برادەرێک لە فەیسبووک ملاحەزەی زۆر جوانی نووسی بوو. پێشتر ئێمە داوامان دەکرد حیزبەکان واز بێنن لە میدیای حیزبی بیکەن میدیای نیشتیمانی. ئێستا کە داواکارەکەمان گچکەتر بوویتەوە داوا دەکەین میدیاکە حیزبی بی بەڵام نەبتە میدیای تاکە کەسی بەلای خۆی ساوی ئەو مۆدیلەی کە ئەو کاوەیانیشم باسییان کرد ئەو پرەی پێ دەدرێت. لە کوردستان لە ماوەی ڕابردوو ئەوەی کە بەدەست خەڵکەوە مابوو بەدەر لە حیزبە سیاسیەکان وە ئەو ئۆپۆزیسیۆنی کە پێشتر لە پەرلەمانی کوردستان هەبووە ڕێکخراوەکان و یان کۆمەڵی مەدەنی و میدیا بووە. لەو ماوەی کە دەسەڵات هەوڵیدا ئەو دوو پەراوێزەی یعنی ئازادی دەربڕینەوە دوو پەراوێزەی کە هاوڵاتیان دەتوانن سێ خۆیان بتێکبوون کاریگەریان لەسەر ڕایگەشتی بێت هەوڵ دراوە ئەوانە بێدەنگ بکرێت. لە میدیا یعنی ئەوەی کە بووە هۆکاری ئەوەی کە بەو شێوەیە ئەو میدیانە بێن یعنی بە پارەیەک جار زۆر بۆی کە ڕایگەشتی بەو شێوە بەکە خۆیان دەیانەوێت ئەوە بکە هەر سەرۆکی پێشحکومەت بە نەزڵی بتوت ئێمە دەمانەوێت میدیایەک دروست بکەین ئێمە قەرار بدەین چێ دەبێتە پاڵەوان چێ دێتە شاشە چونکە میدیای ئەهلی لە تایبەت لە 2000 تا 2009 دروستبوونی ئۆپۆزیسیۆن دەوری هەبوو لەوەی کە کۆمەڵێک نخبەی جوان کۆمەڵێک خەڵکی نیشتیمان پەروەرەوە کە کاریگەریان لەسەر تاک بە تاچی کۆمەڵگەی ئەوان یەکەم ئامانجیانەوە بکە ئەو بڵێن تایبەتمەندی لە میدیاوەگەنەوە خۆیان قەرار دەکە دەکرێت بڵێن تاڕادێک سەرکۆتمە دوو کڕینی ئەو دەنگە یان ئەو میدیاکارانەی کە بە جۆر لە جۆرەکان میدیاکاری باش ئێمە دەمانناسین کە لە میدیای ئەهلی ڕۆڵ و دەوری باشیان هەبووە لە کارکردن ئەوانەش بەشێکی زۆریان بەداخەوە چوونە ژێر کاریگەری ئەو میدیا ئاراستەکراوە تاکە کەسی و حیزبیانەوە لەگەڵ ئەوەشدا بۆ منە دوو کۆمپانیایەکت هەیە ڕکلامت هەیە تۆ نابێت بچی بۆ نمونە لە کاتی خۆکە گۆڤاریستانەوە یان ڕۆژنامەی هاوڵاتیان نابێت بچی لێ بکەیت لە دێی لە کەناڵی بۆ نمونە ڕوودا دەکەی لەکەی 20 سات دەکەی سوشیکردنی سەرچاوی داهاتی میدیای ئەهلی ئەوان هەمووی لە نەتیجەدا میدیای ئێستا ئەو خۆیان ئەوەی کە نیازخانش باسی کرد لەسەر ئەو قەزیەکان کاتێک بۆ نمونە بابەتێک کە ڕوو دەدات ئەگەر لە بەرژەوەندیان بێت دێ قسەی لەسەر دەکەن وە دێنە لات یعنی ئێمە بینیمان کە کاتەکە ستاندەر لاولێر داخرایان لە خراوەکە ئێمە داخرایان کۆمەڵێک مۆسیقتر بۆ منە کورسان دەهات کە بڕۆماڵکە بەڵام هەمان قەزیە بەسەر دەستگای سلێمانی بێجارە بەعکسەوە کەناڵەکانی پارتی دێن ڕۆماڵی دەکەن کەواتە بەداخەوە ئەوەی کە میدیای ئەوەی کە ئەو بڵین خاڵانەی کە نیازخان باسی کرد لەو بەرپرسیارەتیانەی بەرامبەر ئەو بڵین بەهانەی کە باسییان کرد بەداخەوە میدیای کوردی ئەو بەرپرسیارەتیانە جێبەجێ ناکاتوە لەوەش خەتەرتر یعنی لەبەرەوەی وەک باسمان کرد میدیای ڕۆژ بەڕۆژ بچووکتر دەبێتەوە ئەوان ئێستا دەتوان ڕایگەشتی دروستکەن کە بۆ شێوەش دروستی دەکەن کە خۆیان پێویستیان بێتونەک ئەوەی کە بۆ نادارکۆچی لەو بنەمانە بکەن کە کۆمەڵگە لەسەری دروست دەبێت بە کۆمەڵگایش پێشکەوتوو دەستخۆش. دەستخۆش بێ کاک فەرمان خەڵێک کە ئەم میدیانە ئەیانەوێ بێکن طبعا ئێمە بەداخەوە جەماوەرێکی ڕەڕامان هەیە لەبەرەوەی لە ساڵی 94ەوە
ئێمە بە شەڕی ناوخۆ تێپەڕین هەر ئێمە بۆ خۆمان جیرێکین و ئێوەش جیرێکن مێژووی ئەمەتان لە ناو شەڕ و شاف و دەردەسەری بردون بەسەر ئێمەش نەوەیەکی بە هەمان شێوە هەمان ئازار ئازێتمان بینێتەوە بەڵام بە جۆرێکی تر ئێوە لەگەڵ بەکەس ئەنجا لەگەڵ حیزبەکانتان بوو ئێمە بە فەرمی لە نێوان حیزبەکان و لە حکومەت بینیمانەوە ڕۆژانەش ئەیچێژین بەتایبەت ئەوەی کە لە کاتێککە ئەم جەماوەش ڕۆژاوە ڕاڕایە هەر ڕۆژی ئاراستە و بیرکردنەوەی بۆ لایەنێک بەکارهێنرێ میدیاکان بوونێتە ئەمرازی شەڕکردن ئێوە لە شەڕی ناوخۆ زۆر باش لە یادتانە میدیاکان ئێوە کاتناو بووین کە چۆن ئاشکەنجەدانی یەکتریان پیشانەدا تەرمی یەکتریان لە بازگەکان پیشانەدا لەسەر گرد و تەپۆرکەکان تێکتریان نەمایشەکرد و جنێویان بەیەکەدا خۆ ئیتر ئەمە چی لە ئینسانەکە یعنی جەماوەرێکی شڕۆژاو لە ڕووی دەرونی ڕاڕا و ئێمە بنەمایەکی زۆر گرنگ لەبارەی زانیاری و مەسەلەی مافی مرۆڤ و میدیا ئەزانین بەوەی کە مرۆڤ لەسەر بنەمای زانیاری بڕیار لەسەر داهاتوی خۆیدا ئێستا گریمان مەعاش چاکەوە بوو 100% خەڵک زانیەکی سەری هەمومان بێت موچە وەرەگرێت هەواڵێکی پێ بدە کە ئەم سبەینێ موچە وەرەگرێت ئەمڕۆ لەوانێت چی لە گیرفانی بێ بچێتیدا بەجوو بەرەبێت بەڵام ئەگەر زانیاری هەبێ کە ئەمە ئاخری مانگە موچێ ئەبێت تا مانگێکی تر ناکرێت ئەقتیسادی لەو موچەیەکە تپێتی زانیاری ڕۆڵ ئەبینێ لە بڕیاردانی ئێمە لە هەڵبژاردن بۆیە ئەمانە ئەو ڕاڕایی ئێمە ئەخۆزنەوە وەکو جەماوەر وەکو خەڵک بۆ ئەوەی بتوانن کۆنتڕۆڵی عەقڵی ئێمە بکەن و لەم ڕێگەیەشەوە وەکوەی کە کاک پەرمان باسی کرد بەداخەوە بنەماکانی بەرپرسیارەتی کاری میدیایان بە ئەرکە هەر بەرپرسی مۆدێرنەکەی جێبەجێ نەکردووە کە ئێستا ئەیخوازێ ئەمان ئێستا لە ڕێگەی کەسە خوێندەوارەکانەوە کەسە شەهادەدارەکانەوە ئەم ئامرازەی پڕۆپاگەندە کە ئێستا میدیاکان ڕۆڵی تیا ئەبینن لە مەسەلەی سپیکردنەوەی پارە لە تەقدیسی سیاسی لە مەسەلەی بانگەشەکردن بۆ ناسیۆنالیزم لە مەسەلەی ئاین و تەنانەت بەسەری برەودان بە خورافیات یعنی ئێستا ئێوە ماوە ملاحەزە بکەن کە ئەزمەیەکی سیاسی دروستە بێ ئەو خەڵکانی کە ڕوخساری خورافیاتن لە کۆمەڵگای کوردی ئەیانهێنە سەر شاشە بە نوشتە و بە جادوو بە نازانم بەم شتانە و بە میزی پشتر و ئەم شتانە خەڵک سەرقاڵەکەن بۆیە ئەم جۆرە لەرگەمە هەمیشە بەبێ مبەرر نییە بڵێن بە ئاسانی ئەمە جێبەجێ کراوە هەدەفێکی سیاسی لە پشتیە بەڵام خەڵک بە ئاسانی زۆر جار بەبێ بیرکردنەوە تەنانەت بەداخەوە خەڵکی خوێندەواریش کەوتوتە ژێر ئەو تەوژمە زۆر بە ئاسانی کەوتوتە دوای یا کاردانەوەی هەبوو لە کاتێکدا پێویست بۆ ئەم جۆرە لە عەقڵیەتی سیاسی کاری میدیایی نەفرەتی لێ بکرێت بۆیە دێمە سەر کاڵێکی تر بۆی نەزان کاکاڵان کاتماوە زۆر باشە من زۆر باشە دوای خەڵ باسەکەین تەبەن ئەم بابەتە قسە زۆر هەڵەگرێ بە سیوادارم قسێکمان بتوانین پەیامەکە بگەێنین کە هەدەفمانە کاریگەری ئەم شتانە لەسەر تاک ئەگەرچی بەشێکی باس کرد کە کاردانەوەی بێ لەسەر بڕیاری تاک لە ماوەی هەڵبژاردن لەوەی کە ڕوخسارێکی جوان بۆ خۆیان دروستکەنەوە بۆی کە ڕفراندۆم هەموو دنیا ئەمانزانی ئێمەی وەک خێزانێک لە کۆمەلگای مەدۆڵی بوونی ئەوان دوورایانەکە خەڵکی بیانی و تەقاعدیانە هێنا ئەیانوت ئێمە لەگەڵتانی لە مەسەلەی سەنگەرەکانی پێشمەرگە لە مەسەلەی قینانی دارایی لە دروستکردنی هەموو بابەت و کەمپینانی کە باسی کرد ئەوان پێویستیان بەم شتەیە کە لێرێ و لەگەڵ ئەم پەنجەیە چەند ساڵ جارێ 5 ساڵ جارێ 7 ساڵ جارێ 4 ساڵ جارێ لە حاڵەتێکی وە جیا لەوە ئێمە بەسەر شەپۆلێکە بەرن کە ئەوان ئێمە لەگەڵ عەقڵیەتێکی گەرەکۆمی لەگەڵ تەحەشویەک مەسەلەی تاکبوون فەردانیت لە ئێمە بسەرنەوە ئەمە هەدەفێکی زۆر گەوری وە دەرەقەتمان هاتوون بگورن بە کۆ قساکەم دەبێت بڕۆ ناکەم کەسێکمان هەبێ هەندێک جار بە ئاسانی دەرباز نابێت دۆشتان ئێستا بیرکەینەوە لەوانەیە شتێکە بێت بکرێتەوە یادمان ئەزموونێ کە تیایە هەڵەمان کردووە لە حاڵەتێکی وە چونکە ئەوان ئەزانن ئینسان کە بەتەنیا بیری کردەوە لە ژاوەژاو دابڕا ئینسانێکی عەقڵانێ بێت ڕێزە مافەکانی خۆیەگرێت ئەزانێت چۆن بڕیار لە داهاتووی ژیانی خۆیەدا بۆیە کاک شێروان تۆش بە قوتی وەڵامم دەیتەوە ئەم کاریگەریە چی بووە لەسەر تاک و پێت وایە میدیای دەرەوەی ئەم جۆرە لە پارتی سیاسی دەسەڵاتی ئەمنی حیزبی حکومی ئەگەر چی بکە ئەگەر چی دەواازەیەکی زۆر کەماوە
خۆی میکانیزمی دروستکردنی ڕایگەشتی گۆڕاوە بۆ نمونە جارە هەموو حەزبە سیاسەکان ڕێخستنیان دەکردنەوە یان خەتابی دین بە جۆرێکی تر بوو بەڵام ئێستا ڕاستی خەتابی میدیایی و دروستکردنی دەستگای میدیایی ئێستا مودێڵە و باوە جا هەڵگیری چ مادەیەکە مۆزوعێکی ترە بەڵام بەقەت خەتەری ئەوەی کە ئەو پەترۆمیدیایە زاڵ بووە یان میدیای بنەماڵەیی یان شخصی زاڵ بووە ئەبێ ئێمەش وشیار بین بۆ پەدەرە و زیاتر ئەبێ بەدیلێ بدۆزینەوە بەڕای من بەدیلیش هەبێ هەمیشە ئەوە نییە کە بە پارەی ئەستۆر بکرێ ڕاستە ئێمە ناوسەیە وەسەڵاتە پێمان ناکرێت تەلەڤیزیۆنی ئەهلی دانین چون جەوەکە لەبار نییە بەڵام ئەتوانین میدیای تر پێشخەین یعنی سۆشیال میدیا بتابێت ئێستا مۆدێلێک دەرچووە بۆ ئەوەی سایتی مۆر و ئەمانە دیپلۆماتیک مەگەزینەوە ئەتوانێت ڕایگەشتی دروستکە بە کەمترین پارە و بە زۆرترین کاریگەر یعنی بەڵام ئەمێ ئەوەیەکی ڕەگەز بدۆزینەوە فیگەر بدۆزینەوە یعنی ئەمڕۆ بەڕاستی نخبەی چاکم لێرە بینین لە ئەعلامدا غایبن من وەکو چاودێرێکی ئەعلامی سەیرەکەم وەچەکان هەمووی نییە بەڵام زۆریان بۆ من غایبن یعنی ئەو مامۆستا بەیار لێرە پێشکەشی کردە لە میدیا پێشکەشیکەین بۆ نمونە شتێکی تر لەوانە دروستکە کاریگەری دروستکە بۆ غیابێک هەیە لە ئەعلاماکە ئاوا ڕێگەی پێ بدەن بەرەو خەتەرتری شەجوانیە کورسات شوازام داخرە کێنینیش داخرە ماوەیەکی تر لەوانە زەرگۆسەوانش دابتن چکو باویان نەماوە ئەچێتە قۆناغێکی خەتەرترەوە نەک باشتر و زۆربەی ئاوان بیر دەکاتەوە ئەویش ئەوەیە کە تۆ تەنانەت ئەوە حاڵەتێکی زۆر چۆتە قۆناغێکی واوە کە لە ڕێگەی میدیاوە لەم نەیارە درێت وەکو ئەوەی کە میدیانەوەی نوێ شاسوار ئەبینین بەداخەوە ئێستا ئەوڕێگەم لێوێتی بلاگلیستی ئێمە گەیشتۆتە 160 کەس بلاگلیست دانێ بەشێ مۆستەفاوەڕوانە ترکیاوی من خۆم تیاوەرانێ يعني أما مترسية براسي أنا ناسي لنا إعلامي بارتي كتيش توزع من هي شو توا جابوا بدو الألترناتيف بقرن إما الألترناتيف إجمال الجنية التلفزيون قيد كي توا ملام ببي بقدر هو كأيما جرينجي ده دينا نعمل كلام مستوى صوتي وتر طعنا بطورة ده ستخش بدرس جاي ستاندر يعني نعمل كوشتانة ملام ضروري ميديا أتواني زيادة الخوان بيش كان هذا رخاء كان بتواني إما مشكلة بعدين أنا زيادة بالذات أولير أولا رأي جشتي تهدا درز نابه ده صلاتيش ريجانا ده ملاي حبش سردك تير رجعنا نسي بير دادك تير ريخرا لوش أنا الزود ده تسيبارتي كسركيش دروز ببيت شو سركيش رأي جشتي دروز ذاك الدرجة لو أنا بزودنا سياسي لهنا وببيت بويا إما بيستمع له أو رابطة بس خوشي يعني نظام ستاندر لحسن كاني إيوه شونا بس بناچاري تواني ملاي يكمل لزبير كله هوليا يعني خوش لزان خوتان لزان غيابي كي زور أمر السليماني هي عاشق شيء كي زور عجيب من أواز دكان لروي نخبي روشنديرو لروي نخبي هلوين نخبي إعلامي بويا براستي أو نفسك بعدين هولير هي فرصتك بما باشترا بلام أمام هم لا يكوان يعني بري بيفدين بيلا إعلامي كي بديل كينو كبردوام كمان أوتيو إيوش لبياني ولا قصكان كان رجي أدايا بوي كقصكردن زور جارب يبويدي أو لما نوت زور ترى كستكين بيجنا بوري بس رواب كان بيدنجي حالي اللي أما ببارا كمان يعني مفهوما هو أزمنا نتيا بارين كسيما بيدنجي من ببارا بوري ما مستمع سويت بيدنجي ببارا أكرهت حالي اللي إيوا بيدنجي تان جوانترين دياري بيدنجي تان جوانترين دياري بويا مغل الإعلام يعني مقصي من بجدي راسه وهري اللي إيوا يبارز يعني مغل قصة كردني إيما هجنا بوري يعني خلقي كده يواي لسالحني اللي إيوا بنده ببيعو الميزانة أتري خلقي كلوش أغرقلة طيبة أغرقلة طيبة والله إيو بيقشن ناجاريته كاي أمشتانا بكم نظام والله كان زور دوريا إما لناو خلقي راس الخوبة اللي كنت ماني لك الخلق زور أسبوابي كاب أزداني هني شكي بلي جفت سيكي خوانتون مخبئة واني هنيك أزكي لقصو لقيام دكتور ناصر خان يعني هنيك اللي إيو كدوستو عزيزي إيما نهموت عم ببي جاوازي كبشك ما بيشيني إيش كده يعني أكيد دزقتنا هو بيتري عندنا ويلتري بون دميكانيزمي كالجير دست معه رجيك بيت بو أشتراكني راستيكان بأراستيكا لداهاتو شوين فشاق خوي بكوغي لهناوي دصلات
بە ئاستێکی زۆر کەم بەڵام لە ناخی خەڵک زۆر بەبێهێزی کاک فەرمان بۆیە من دوای قسەم لەگەڵ تۆ بێت یعنی ئەوەی کە پەیوەندی بە سۆشیال میدیاوە هەڵبەت من ئەزانم لە سۆشیال میدیا تژاتی زۆرمان کراوە تۆمەتمان بۆ دروستکراوە چۆن ئەپێ لە حاڵەتێکی وا لەو کێشانی کە دروست دەکرێت و کاریگەری لە مەسەلەی پرۆپاگەندە لەسەر خەڵکی تر چ ئەگەڵێت چۆن خەڵکێکی وەک ئێمە بەرەنگاری ببینەوە ئایا ئەکرێت کەمپین دروستکەین لە مەسەلەی پشتیوانیکردن بۆ میدیاکارەکان بۆ چاپەخوانی مەدەنیەکان یان چی بکرێت یا یەکێک کە ئەجیبێت لە حاڵەتی وا سۆشیال میدیا ئەکرێت چی دەواازەیە بێت